بەناوی خۆی گەورە و باڵادەست جوانترین سڵاویەمەتان پێشکەش بنەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال لە پرۆگرامێکی نوێتنەوە خزمەتتان کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردین بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. زۆر سپاس. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. درود و سڵاوات بۆ گیانی پاکی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت بۆ هیوایی کە ئەمڕۆتان پڕبێ لە خۆشی و شادی دوور بن لە هەر دەرد و بەڵاو نەخۆشیەک هەندێک تەور و بابەتمان بۆ ئامادە کردوون کە ئەم ڕۆژ دەبێت تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە بینەری بابەتەکانمان بن کە ئێمە ڕۆژانە لێرەوە بابەتی جیاوازتان پێشکەش دەکەین زانیاری جیاوازتان پێشکەش دەکەین بۆیە ئەمڕۆ بابەتانی کە ئامادەمان کردوون دوو بابەتی زۆر سەرەکین جیاواز لە ڕووماڵی پەیامبەرەکانمان لە گواستنەوەی چالاکیەکانی ڕۆژدا بەڵام بابەتی یەکەمیان دیارە قسەکردنە لەسەر ئەو نەخۆشانەی ئێستا لە ناو کێڵگە پەلەوەریەکاندا بڵاوبوونەتەوە و زیانەکانیان چین و تەوەری دووەمیشمان دیارە گروپی خەیاڵی خانمانی سلێمانی هەن کە لە زۆربەی مەراسیمەکاندا با کاری دەستی و بەرهەمە دەستیەکانیان بەشداری ناو مەراسیمەکان دەکەن بۆ ئەم ڕۆیمە کۆمەڵێک لەو گروپەمان بەشداری پێکردووە لە یا بەشداری پێ دەکەین لە تەوەری دۆمی بەرنامەکەمان بزانین گروپی خەیاڵی خانمانی سلێمانی بەرەمەکانیان چین و چۆن دەتوانن خزمەت بە کەلتوری کوردەواری خۆمان بکەن. بەڵازەن سەرتاش دەچینە لای ڕەوشی کەشەوەی سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینێت.
دیارە لە ئێستادا جۆرە نەخۆشیەک لە ناو کێڵگە پەلەوەریەکاندا بڵاو بووەتەوە کە زۆر جار با بڵێن خاوەن کێڵگە پەلەوەریەکان بە پەتە هاوردەکراوەکان ناوزەدی دەکەن کە زیانێکی زۆری بەر کێڵگە پەلەوەریەکان وەروە خاوەنی کێڵگە پەلەوەریەکان داوە بۆیە قسە لەسەر ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز هاوڕێعالی خاوەنی یەکێک لە کێڵگە پەلەوەریەکان با بزانینەوە زیانانە چین کە بەریان کەوتووە وەروەها پێویستە چی بکرێتەوە نەخۆشیانە چین لایەنە پەیوەندیدارەکان تا چەنە هاوکاریان کاگاوڕێ زۆر سپاس بۆ دەرفەتە بەخێر بیت پێش بچمە سەر پەتا و نەخۆشیەکان دەمەوێت بزانم زۆر بە کورتی باسێک لەسەر بەرەمێنانی جوچکەمان بۆ بکەیت چەند لە هەرێمی کوردستاندا هێرکە دەبێتە جوچکەیان لە دەرەوە بەگشتی بەرەمێنانەکەی چییە؟ بەگشتی ئێمە کێڵگەی پەلەوەری زۆرمان هەیە لە کوردستانە لە ئاستی پێویستی کوردستان سێقات بەرهەمانێ هەر لە ناو هەرێمی کوردستان ئێمە تەنانەت لە 130 بەرهەمی جنوبی عێراقیش لە ڕێی کوردستانەوەڕوە ئێمە یەکەم جار هێلکە دێن لە هینەکان مەفقەسەکان هەڵهێنەرەکان داخلی مەفقەسەکرێ لە هەڵهێنەر هەڵدێ بە جوچکی ئێمە ئیکڕینە یێنی بۆ پرۆژەکانمان لە پرۆژەکان بە خێویەکەین ئەگەینە ئەو ئاستی بگاتە مریشکی خواردن هەڵهێنەرەکان بە زۆری هێلکە لە تورکیا و لە ئێران و لە ئەوروپاوە هێنن چونکە کێڵگەکانی کوردستان ئەوانەی هێلکە بەرهەمدێنن ئەو بهینیان نییە ئەو توانایان نییە هێلکە دابینکەن بۆ کێڵگەکانی کوردستان ئێمە بەڕاستی کێشەی سەرەکی ئێمە لەو هێلکانێ و لە شێوازی هاتنی و لە شێوازی ڤاکسینەکان کێشەکەتان چییە؟ ئێمە کوردستان طبعاً مەوزوعی دەواجن بە تایبەت ڤێتەرنەری لەژێر کۆنتترۆلی دەوڵەت نییە ئێمە لە هەموو دنیاە ڤاکسین زۆر خەتەرە ئیلا بێ دەوڵەت سەرپەرشتیکە ئەم ڤاکسینانە ئەکرێ بەکار بێ وەک چەکێکی بایلۆزی لەوەتی مەنعی مریشکی بەستووی تورکیا کراوە بێتە عێراقەوە هێلکەی تورکی دەیان نەخۆشی هاتوۆتە کوردستانەوە منطقی نییە ئێمە هاوسەی تورکیان هاوسەی ئێرانین ئەم نەخۆشیە ڤایرۆسیانە لێرە هەبێ نەپەڕێتەوە بۆ لای ئەوان پێت وایە ئەو ڤایرۆسە لە ڕێی دەرزیەوە هاتبێت لە ڕێگاکان نازانم چۆنە بەس ئەکیدین ئەم نەخۆشیانە لە ڕێی وڵاتانی دەوروبەر هاتووە چونکەیان دەڵێن پەتا هاوردەکراوەکان یان نەخۆشی هاوردەکراوە کاک جەلال ئێمە من لە ساڵی هەشتاوێکەوە لە مناڵی و لە ناو بواری دەواجنە کارەکەم وەختی خۆی ڤاکسین لە ڕێی حکوومەتی عێراقیەوە دابەشەکرا هەر پەتایە بەهاتایە حکوومەتی عێراقی ڤاکسینی بۆ دروست دەکرد لە ئەبوو غرێب ڤاکسینەکانی دابەشەکرد بەسەر کێڵگە پەلەوەرەکانە کۆنتترۆلی نەخۆشیەکە ئاکرا ئیستە ڤاکسین لە عێراق و لە کوردستانە بەدەستی تاجرە تاجریش مرۆڤێکە وەک من لەوەیە بۆ مەسلحەتی خۆی ڤاکسین ئەنواع ڤاکسین هەیە ئەم ڤاکسینانە ناکرێت لە ژێر کۆنتترۆلی دەوڵەتانە بێ ئێستا وەش بۆ کڕینی ڤاکسینە گەچن لە بازاڕێکردن چونکە بەڕاستی کەسە بینین کە مریشک و پەلەوەریشتیان هەیە گەر نەخۆش بکەن خۆیان ئەچن لە بازار ڤاکسینێکە کڕن و بۆی بەکارهێنن جاری وایە لە باش بۆ تۆ جاری واشەیە ئەڵێ ئەنواع ڤاکسین هەیە سینی هەیە هۆڵندی هەیە تورکی هەیە ئوردنی هەیە ئێرانی هەیە هەر هەمووی لە ڕێی تاجرەوە دێ زۆر باش ئێوە گومانەکەتان لە هاوردەکردن ئایا گومانتان لەسەرەوەیە کە ئەم هێلکەیە خۆی توش بووە یاخۆت ئەو ڤاکسینەی کە لە تورکیا دەیکڕن یا لە ئێران دەیکڕن خۆی توش بووە بۆی کە زیان سبێنە ڤایرۆسەکەی تایەوە تەلقیحەکە بێت هۆکاری ئەوەی کەم پەتا هەردووکی تەواوێتەوە لە هێلکەکەیشا هەیە ئێستا من لە تەمەنی خۆمان نەمدیوە لە پرۆژەیەکە هەرچەندە لە ساڵی هەشتاوەکەمە مریش بەخێوەکەین ڤایرۆسێکمانەگرت لە یەک وەجبەیەەکە یان دوان نەمدیوە 5 ڤایرۆس پێکەوە لە یەک وەجبەیەەکە ئێستا حاڵی حاضر 5 ڤایرۆس هەیە ئەدینۆ ڤایرۆسی ئەمە دینۆ ڤایرۆسە لە هێلکەوە دێ لە ڕێی هێلکەکانەوە بە زۆری هێلکەی ئێرانی هێلکەی تورکی ئەدینۆ ڤایرۆسیتیایە هێلکەی بەلجیکیمان هەیە ئەوروپیمانەیە ئەدینۆ ڤایرۆسی نییە ئەم ئەدینۆ ڤایرۆسە نەخۆشیێکی زۆر کوشندەیە هین جگەرە بۆ پەلەوەر کوشندەیە لە ڕێی ئەوەوە ئینجا ئیستاکە بەڕاستی لێتان ناشارمەوە ئایبی هەیە گەمبۆرۆ هەیە نیوکاسڵ هەیە ئینفلۆنزای هەیە هەر چوار نەخۆشەکە پێکەوە لێ وەزوویە کایگرێ بەس ئەم ئینفلۆنزای ئێستا ئینفلۆنزای باڵندە سەتان نەوعی هەیە ئەم ئینفلۆنزای هەیە کوشندە نییە بۆ مرۆڤ بەڵام بۆ کێڵگەکان کوشندەیە جاروا هەیە هەردوو ڤایرۆسەکە پێکەوەی گرێ ئێمە پرۆژەمان هەیە 30,000 مریشک مریشکێکی لێ دەرنەچوە 30,000 30,000 مریشک
ئێستا برادری گوێ لێمە برادری خۆمە کاکعلی دوکان لە 30,000 5,000 ماوەتەوە حەزەکەی توانن ڕاستەخۆ پەیوەندی پێوەکەن دەیان پرۆژە هەیە من خۆمەوە 3 مانگە دوو پرۆژەی گەورەم هەیە هەردوو پرۆژەکەم 3 مانگە وەستانەوە تۆ پێدوانیە لە کاتی هێنانی ئەو هێلکانەیە بۆ هەرێمی کوردستان ئەم هێلکانە خراپبن و پیس ببن ئاوا ئەم نەخۆشیە بڵاو بێتیان هەر ئەوەیە گومانتان هەیە کە بەدەستی ئەم خەز ئەمە بکە بەدەستی ئەم قەس کراوە ئەمە هیچ مەجالیتیان نیە زیاتر لە هێلکەکەیان نییە ئێمە پرۆژەکانمان ڤاکسینەکان بەکاردێنین 3 ڕۆژ دوای ئەوە لە جیاتی ڤاکسینەکە مقاومە بۆ میشکەکە پیاکات تووشی نەخۆشیەکە ئەم کاکعلیە ڤاکسینی کوێ بەکارێناوە ڤاکسینەکانی هۆڵندی بەکار هەمووی لە ناو بازارە خێنە هۆڵندیەکەی بەکارێناوە بۆ ینی هەمووی ئەوروپیەکانی ژێرگومانیان لەسەرەیە کە ڤایرۆسیان پێوە بێت هەرچی ڤاکسینەکان هەیە کە دێ خۆی لە علما ڤاکسین ئەبێ لە 95 نەتیجەت باتێ هیچ مەجالیتیان نیە ئەو بۆ بەکارێنن ئایا ناچارن بەکاری بێن پرسوڕاوێژ بە دکتۆرێکی ڤێتەرنەری ناکەن هەمووی دکتۆری ڤێتەرنەری ئەم لقاحانەمانە ڤاکسینانەمانەداتێ ئەوانەمان دنیا ئەڕۆی بۆ عیادەکەی ڕێزم ئێمە تیجارەتە ئیستا زۆر لە دکتۆرەکان بانیان کە مناقەشیان لەگەڵ کە ئەوان ئەمە ناسەرمێنن لە بەروی تیجارەتەکەی خۆیان لەسەر ئەو ئەساسەیە ئێمە دەرمانی دەواجن ئەو دەرمانانی کە بەکاری دێنین بۆ دەواجنەکان ئەو دەرمانی مرۆڤ لە کوردستانە تەزویرەکرێ حەبێکی سەرێشە یەک شیتێکی بە 500 دینار حەبیشێ بە 10,000 هەمان شیتە و هەمان نسبەی پاراستۆلیتیایە اینجا بگرە بواری دەواژن خراپتر بەڵامەوە لە کاتێکا کە ئەم دەرزی ئەم ڤاکسینە بەکارێنن بۆ ئەم پەلەوەرانە دەبینی تۆ ئێستا و بەڕێزەی ئاماژت پێکرد کە لە 30,000 5,000 بۆ دەرچووە ناچنەوە بۆ لای ئەو دکتۆرە پرسوڕاوێژی پێ بکەن بڵێن ئەمە ئەنجامەکەی بوو سەبەبەکەی بۆ کارەکەین یەک دکتۆریە قەنەعەت ناکا بڵێ خەتای منە قەت تەسەوور نەکی یەک کەسێ بڵێ تاوانی منە یان تاوانی ڤاکسینەکەی منە 1000 پاسا ئێمە چارمان یەک شتێکە بە حقت ئێمە داوامان لە حکومت کرد وەختی خۆی مزاهرەشمان کرد خاوەن کێڵگەکان کە مریشکی بەستوو ڕاگرێ بۆ دامی بەرهەمی ناوخۆ نەمانزانی ئێمە مریشکی بەستومان ڕاگرت کێشەمان بە خۆمان دروست کرد جاران مریشکی بەستوو بە ڕسمی ئەهات ئیستا بە قاچاق دێ ئەو پارێ جاران بۆ حکومەتە بوو ئیستا بۆ حکومەتیش نییە نرخی مریشک بەرزەکەنەوە نرخی مریشک بەرزەبێتەوە خۆی بە حقت نرخی مریشک بۆچی بەرزەبێتەوە ئیستا بۆچی تۆزە خەریکە بەرزەبێتەوە لە 100 تا 60 کێڵگەکان وەستاون لە ترسی نەخۆشیە ئیستا من خۆمەوە یەکێکم وەستاوم کار ناکەم بەڵام ئەگەر بێت و ڤاکسینەکان لە ڕێ حکومەتەوە بێ بەڕاستی چارەسەری نەخۆشیەکان بکە ڤاکسینە بێت چارەسەرکە لە 95 نەتیجەت داتێ ئێمە لە 100 نەتیجەی نییە ماوەی چەند ساڵ ئاوا نەتیجەتان نایەتێ بە تایبەت ئەم ساڵی ئەخیر زۆر خەتەر بووە بواری دەواجن لە ساڵی هەشتاوەکە من لە بواری دەواجن کارەکەم بەقەدەر ئەم ساڵم نەدیوە شتی وام نەدیوە 4 ڤایرۆس 5 ڤایرۆس لە یەک کێڵگەیەکا پێکەوە بێ زۆر باشم هێنانی جۆری هێلکە ماشت پێکرد جاری هێلکەکان خۆیان توش بوون ئایا جۆری هێلکە تایبەتمەندی هەیە بۆی کەەوە بیبەنەوە مەفقەسەکانەوە بیکەنە جووچکەیان هەمان هێلکەیە کە دێت ئێمەش دەیخۆین نا هەمان هێلکە نییە هێلکەی کە ئێوە ئەیخۆن هێلکەیەکی جیاوازە ئەوەی کە دێ بۆ مەفقەسەکان گرانترە زۆر ئەوە هێلکەی دایکانەیە ئەوە لە ئەجداد ئەو هێلکەیە دێ هەمووی تەلقیح کراوە هەڵدێ ئەم هێلکەی کە ئێوەی خۆن هەڵ نایە ئەمە هین دەوازنە بەس تەنانەت هێلکە ئەکا ئەو مریشکە کەڵەشێری لەگەڵان نییە ئەم مریشکانەی کە ئەو هێلکانی کە بۆ ئێمە دێ مریشکەکانی زۆر گرانە مریشکی دەور تقریبان 20-25 دلار تەکلیفەکە ئەو مریشکەی کە تۆ هێلکەکەی ئەخۆی بە 5,000-6,000 کاگاوڕێ ئەو جوچکانی کە تۆ ئەیان هێنیتە دەواجینەکەەوە ئایا هەر لەوێت تووشی و ڤایرۆسە بوونیان لە لای خۆتان توش بوونیان هەر لە هێلکەکەوەیە یەک ڤایرۆسێکی لە هێلکەکەوەی ئەدینەوە ڤایرۆسە ئەگینا لەوە بترازێ ڤایرۆس تریتیان نییە کەواتەگومانتان لەسەرم ڤایرۆسە هەیە بۆچی ئەیکڕن زانی چییە ئێمە هێلکەکە چارمان نیە ئەبێ بیکڕین ئەبێ هێلکە بێنی ئێستا هێلکەی بەلجیکیمانێ دەرەجەیەکێک کێشەیەکی نییە هێلکی ئەوروپیمان هەیە مشکلی نییە ئەوانە ئەهێنن کێشیانی بەس دوای تووشی ڤایرۆسەکە دوای تووشی ڤایرۆسەکە چونکە ڤایرۆسەکە وەکو کۆرۆنا چۆن ئیستاکە یەکەم جار ئەترسان بڵاو نەبێتەوە کە بڵاو بوو مستەوتە نەبێ نیشتەجێ بێ ئێستا ڤایرۆسان هەر پێنجی نیشتەجێ بووە ئەگەر هێلکەی دەرەجەیەکیش بێنی تازە وڵاتەکەمان لە بواری دەواجنە لە بواری نەخۆشەکانە وێران بووە ئللا ئەبێ حکومەت کاگاوڕێ ئەو نەزانیاری دەبێ ئایا ئەم پەتاو ئەم نەخۆشیە تەنها لەناو ئەو جوچکە و مریشکانەیە بڵاویان خود لە هەی مریشکی ماڵیشا بڵاوە لە هەموو ماڵی تەنانەت لە قازیشە ئەی ئەوان بۆ تازە بووە نەخۆشیەکی بڵاو بوو پێ ئەوان هۆکار لە ڕێی هەواوە لە ڕێ هەسوکەوتەوە ئەو مریشکانە دێتە ناو دوکانەکان و ئەفرۆشریە خەڵکە چێ مریشکە کڕێباتە ماڵەوە ئەو نەخۆشیانە لە ڕێ ئەوانە گشتی بڵاو بێتەوە
لە ڕێی هەواوە ئێمە قەنەعەتمان وایە دوای ئەم بارانە لەوەیە تۆزە نەخۆشیەکە کەم بێتەوە ئەی زیانی بۆ سەر تەندروستی مرۆڤ نابێ ئەم مریشکانە هیچ شێوەیە ئەم نەخۆشیانی من باسیەکەم هیچی ناگوازرێتەوە بۆ مرۆڤ هیچی هیچ کێشەیەکی نییە لەگەڵ مرۆڤ ئەگەر بیخوا کاک هەڕێ بەراوردکاریەکانی خۆتان بە پێزبوونتان لەوەی کاگەر کەڵگەیەکتان ئێستا لە 30,005 بۆ مابێتەوە یا لە 30,000 هیچی بۆ نەمابێتەوە بەراورد بە کێڵگەکانی تر ئایا ئەم زیانە ئێستا سەتا چەندی کێڵگە پەلەوەریەکانی گرتووەتەوە لە 160 کێڵگە پەلەوارریەکان ئەم زیانە گردویان بە زیانەکە وەک زیانەکانی تر نییە ئەم زیانە کوشندەیە ئیفلاس بەخاوم پرۆژەکەکە ئێمە جاران کە ڤایرۆسێکمانەگرت لە 150 مریشکەکەمان نەمایەوە یعنی زەرەکەمان لە 150 بیستە لە 100 هیچ پرۆژەیە نییە 30,000 بە 6 دەفتەر یان 5 دەفتەر کەمتر زەرەر دەرچێت ئەم پەتایە بۆ ماوەی چەندێک بەردەوامە ئێستا پەتای وا هەبووە کە 3 مانگە خایەنێ 2 مانگە خایەنێ ئەمە 5 مانگە من شتیوام نەدیوە جاران پەتا هات 2 مانگ ئەمە 5 مانگە واچینە مانگی شەشەمەوە ئەم پەتایە بڵاو مانگی شەشەمە هیچ چارەسەرێکی هیچ چارەسەرێکی نییە ئێمە بە حەقەت زۆر هەوڵمانەدا لەگەڵ وەزارەتی زراعەیە بەڕێز وەزیری پێشوو کاک عەبدولستار زۆر هەوڵیدا وەزیری ئیستش زۆر هەوڵەدەن بەڵام کێشەیەکمان هەیە وەزیر ئەو گوێ لە هەندێک کەسەگرێ مدیر عامەکانن لە دەوروبەریان زۆربیان تیجارەتی تێوەگلاون لە تیجارەتی دەرمان و تیجارەتی ڤاکسین و گوێ لە خاوەن پرۆژەکان ناگرن دەستەی پیشەسازی پەلەوەرمان هەیە ئەم دەستەیە ئەگەر 100 کەس بێ 3 خاوەن پرۆژەی تایە لە کاتێکشا خۆی پرۆژەی پەلەوەر و هەموو سیستەمی پەلەوەر لە 100 خاوەن کێڵگەکان لە 100 سەربڕیخانەیە و بۆ خۆتان ڕاستەخۆ ناچن بۆ لای وەزیر ڕۆیشتوین ڕاستەخۆ ڕۆیشتوین زۆر ئێمە هەوڵمان داوە وتومانە با تێچوو کەم بێتەوە بتوانین منافەسەی بازارکەین بەعکسەوە دەستی پیشەسازی پەلەوەر بڕیاریان داوە گومرک بخەنە سەر هێلکەی هەڵهێنەر گومرک 10 سنت بۆ 14 سنت ئەچێتە سەر هێلکەکە ئەم 10 سنتە لەسەر من گرانە بێ منیش لەسەر هاوڵاتی گرانەکەم ینی بەڕاستی ئیستاکە سعری ئەلف زۆر گران بۆ ئالیک ئەویش تقریبا 50 بۆ 60 دلار هاتوتە سەر تەنی ئەمانە گشتی هۆکارن بۆ بەرزبوونەوەی نرخ لە کاتێکی شاخاوەن کێڵگەکە خۆی ئەم نەخۆشیانەی هەیە ئەمانە هەر هەموو لەسەر کێڵگەکان ئەکەوێ هەموو خاوەن کێڵگەکان بۆیە بە حەقەت ناکرێ من لە ساڵی هەشتاکەەوە خاوەن پرۆژە بم ئەمە کازبیمە ئیستاکە 3 مانگە وەستاوە ناتوانم کازبی بکەم زۆر باشکار لێ سیان نرخی کیلۆیەک مریش لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا چەندە نرخی مریشک 2300 بۆ 2400 بۆچی ئەوەندە گرانە گران نییە خۆی بەڕاستی بەڵام خەترێ زۆر هەرزان بوو نرخەکە هاتە 1000 هۆکارەکانی بەرزونزمی هۆکارەکانی بەرزونزمیەکان چییە خۆی مریشک تێچوونی 2000 ئەگەر هیچ مشکلەیەکت نەبێ یەک کێشەیەکت نەبێ کیلویەکی مریشک 2000 تێچوێتی باشە کە وەختێ تەڵەب نابێ مریشکی زۆرمان هەیە مریشک وەک هیچ شتێکی تر نییە وەک کاڵایەکی تر نییە کە وەختی فرۆشتنی هاتە بێ بیفرۆشی زەرەرکەی خێرکەی ناتوانانی بێلیتەوە بۆ ئەگەر بێڵڕێتەوە بۆ نمونە مریشکی ماڵی وە هەیە ساڵ 2 ساڵ ئەمە ناکرێت چەند بمێنێتەوە ئەم هەتاکو ئەو پەڕی 50-55 ڕۆژ لەوە زیاتر ئالفەخوا ئالفێکی زۆرەخوا گرانەکەوی لەسەرت وەزنیشت ناداتێ ئەو گەیشتووەتە پڕبوون پڕ بووە لە گۆشت ئیتر چی ئالی 50 ڕۆژە چی لێت ئیتر ئەو ئالیکە ئەخوا خەسارێکە تۆ ڕۆژانە تۆ مەبەست ئێوە مەبەستانەوێت کە ئەگەر نەیفرۆشن دوای 50 ڕۆژە خەسارەتی ئالیکەکەتان لەیەکە یا ئەوە مشکەکە نامێنێت خەسارەتی ئالیکەکەمان لێکەوێ بواری زیاتر دروستە بێ بۆ نەخۆشی بۆ مریشکەکە چونکە ئێمە بە کەمترین عمر زووترین عمر بیفرۆشین کەمترین نەخۆشیمان تووشە بێ ئەگەر عمری گەیشتە 50 معدلی مریشکەکە بۆ 3 کیلۆ کاگاوڕێ لە ئێستا مریشکی پیر گرانترە تا ئەو مریشکانی کە مریشکی پیر هۆکاری ئەمە بۆ تۆ ئەڵەی لەو مودەیە ئەگەر نەفرۆشێ ئێمە خەسارەتمان بەرەکەوێت مریشکی پیر جیاوازە بەڵێ لەگەڵ ئێمە جیاوازە ئەو مریشکی پیرە ئەو هێلکەی هەڵدێنێ کە ئێمە هێنی بۆ هەڵهێنەرەکان ئەو هێلکەی بەرهەمدێنێ ئەو ئەمری تقریبا 2 ساڵە ئەو 2 ساڵ ئەو مریشکە بۆچی گرانە لەبەر تامەکەیەتی ئەجینا قیمەی غذایی تیانە خۆی لە هەموو دنیاە قیمەی غذایی لە مریشکی وردایە بڕۆ لە هەموو دنیا بگەڕێ مریشک ستاندەر کیلۆ 400 کیلۆ 600 قیمەی غذایەکەی زۆر بەقوتە لەوە تێپەڕی تۆ ئێستا پێت وایە کە بەرزونزمی ئەم نرخی مریشکانە ئایا بۆ هۆی بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە یان بۆ هۆی ئەوەیە کە ئێوە بۆ ماوەی ئەو مدەتە ئەبێ بفرۆشرێت ئەو مدەتە بۆ ئەوە نییە بۆ مدەتە ئەو مدەتە ئێمە هەرەوی فرۆشین خۆی ئەساسەکە لەوەیە نرخی ئالی زیادی کردووە
جوچکە هێلکە گران بووە لەبەرەوەی زەریبیان خستۆتە سەری گومرکیان خستۆتە سەری سەبە بە هۆکارە ڕئیسیەکە و سەرێکیەکە نەخۆشەکەیە نەخۆشیەکە وای کردووە خاوەن کێڵگەکانیان بەکارنێنن ئیشتیانەکەن گرانە کاگاو ڕێگەر حکوومەت یاریمی کوردستان یا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ئەگەر سەرپەرشتی کارەکانی ئەوە نەکات و هێلکە و تەلقی هاتۆمانەتان بۆ دابین نەکە و سەرپەرشتیان نەکاکەواتە لە زیانەکاندا تا چەند قەرەبووتان دەکاتەوە بۆ نمونە ئەمڕۆکە کە براسی 1000 مریشکی هەیە هیچی بۆ دەرنەچووە یا 5 زاری بۆ دەرچووە 5-6 دەستە زەرری کردووە لە ماوەی 50 ڕۆژدا ئایا وەزارەتی و لایەنە پەیوەندیدارەکانی هیچ قەرەبوویەکتان بۆ دەکەنەوە؟ کاک جەلال نە قەرەبوومانەکەنەوە من زۆرم لاسی لە وەزارەت ڕێزم هەیە بۆیان ئەوان واجباتە دەنە سەر ئێمە بەڵام التیزاماتیان نیە بەرامبەرمان یەک التیزامێکیان نیە بەرامبەر خاوەن پرۆژەکان نە تەعویزمانکەن با بە تەعویزمان ناوێ پارەشمان ناوێ بەس هاوکارمان بن مەهێلن بوارەکەمان بڕوخێ مریشکی مستەورەت بێنێت چۆن هاوکارمان بێ با ڤاکسینەکان لە ڕێی دەوڵەتەوە بێ ڤاکسین ناکرێ لە 95 ئەوە تا ڤاکسینی کۆرۆنا هەموو ڤاکسینەکان لە 95 نەتیجەی داوە گەل لە ڕێگەی دەوڵەتەوە بێ گەنداڵی تێدا نەکرێەوە گەزین کە هەرچی شتە گەنداڵی تێدا کراوە کە لە ڕێی دەوڵەتیشەوە بەڵێ لەوێشەوە گەندەڵی ئەکرێ بەس هەر چۆنێ بێ باشترە بۆ باشتر بوونەکەی چۆنە باشتر بوونەکەی بە هەنێ فلتەرە ئەڕوە لە ڕێ ئەو فلتەرانەوە بەڵام تۆ پێشتر بە ڕێزیشی داماژت بۆ کرد کە ئێستا دەرمان بە قاچاقێتە ناو هەرێم بۆ ئینسان بۆ مرۆڤەکان کە بە هیچ فلتەرێکان ناڕوە تۆ پێت وایە ئەگەر هی پەلەوەرەکان بێ بە فلتەرێکا بڕوە زانی کێشەگە لە چیایە کێشەکە ئەم سیستەمە بە تێکڕا گشتی گەندەڵ بوو ناتوانی ناکرێت دەوڵەتێ مهمترین بواری دەوازن تەبانەوە لەوێ هەنێ شتێ نەیزان لە بواری دەوازنە دەوازن بەس خاوەن کێڵگە پەلەوەرەکان نییە بەدەیان هزار کەس لەم بوارەیە کارەکە لە مریشک فرۆش ئەو گەنمەی کە سایلۆ وەری ناگرێ کە بۆتە کێشە بۆ حکومەت لە سەتاسی خاوەن پرۆژەکان سەرفێکن ئەو گەنمەی کە جوتیار بەرهەمی دێنێ مریشک فرۆشەکان هەڵهێنەرەکان بڕۆ بۆ ناو بازار ئەو سایقانی لەو بوارەیە ئیشەکەن ئەگەر تۆ کۆی سیستەمەکە کۆکەیتەوە ئەچێتە دەور 10 ملیار دۆلار سەرمایەی بواری دەوازنە تەنها بواری شەتاک و ئیستاکە بۆیە زوا ئیهمال کراوە کاربەدەست کارێکی قورسە ئەوان تیا شەریک نین ئیسفادەی لێ ناکەن بۆیە ئاها ئیهمال کرا گاوڕێ خواردنی ئەم جوچکانە تایبەتە یان خواردنیان تایبەتە ئالیکێکی تایبەتە یان هەموو جۆرە گەنمێک دەتوانن بیانن نا هەموو جۆرە گەنمێک دەتوانێت بەس ئالیکەکە خۆی بە تایبەت لە معمەلی ئالیکەکانی کوردستان دروست دەکرێت حەزەکەم باش بزانی چاکترین مریشک لە هەموو دەوروبەرمان مریشکی کوردستانە زۆر میشکێکی پاکە چونکە تەنها کوردستانە ئێمە نەتوانە و نە تەکنۆلۆژیای هۆرمۆنمان نییە هەر نیمانە بەس مریشکی ئێمە نە هۆرمۆنیتیانەیە بە شێوازێکی زۆر سروشتی بەخێوەکرێ زۆر باشە کاگاوڕ دیار ئاماژت بەوە کرد کە نزیک بە 6 مانگام پەچاو نەخۆشیانە بڵاو بووەوە لەناو کەڵکە پەلەوەریەکانە ئەو بەرەمێنانی جوچکەیەکی شتا و کاتی کە دەخیتە بازاڕۆ 50 بۆ 6 ڕۆژێواتە 2 مانگ واتە دەکرێت بڵێن دەواجن هەیە یاخۆت کێڵگە هەیەەوە 3 مانگە یا 3 دەورە جیاواز 3 بەرەمهێنانی خۆی ڕاگرتووە لە بەرەوەی کەم ڤایرۆسە یان نەخۆشیانە بڵاو بوونەتەوە لەم ماوەی 6 مانگی ڕابردوودا چەند کێڵگەی پەلەوەری پرۆژەکانیان بەگشتی ڕاگرتووە لە 160 کێڵگەکان ڕاگرتووە ئێستا 160 کێڵەکان هەمووی کارەکانیان ڕاگرتووە کارەکانی ڕاگرتووە لەبەر ئەم ڤایرۆسە چی فەراغی ئەمانە پڕەکاتەوە ئەوەیە نرخ بەرزە بێتەوە قاچاق بەڕاستی خۆی فەراغەکە پڕ بووەوە بە شێوازێک پڕ بووەتەوە تەڵەب لەسەر مریشک کەم بووەتەوە لە 160 کەم بووەتەوە لەبەر خەڵک دێرامەتی زەعیفە مەعاش نییە پارە نییە بەڵام 6 مانگ لەمەوە پێش و ئێستا وەکو یەک بوون نا 6 مانگ لەوە پێش ئێمە کێڵگەکانی شیانە کرد ئیستا گەیشتونێتە 160 کاگاوڕێ پێت وایە ئەگەر دەرامەت باش بێت و کڕینی مریشک زۆر بێ ئەم نەخۆشیە زۆر بڵاو نەبێتەوە لە تەمەنێکا بیان فرۆشن تووشێن ڤایرۆسە نەبن کوردستان هەر ئەو تەمەنەی ئەوێ لە 50 ڕۆژی معادلی 3 کیلو ئەوێ ئێمە زیاتر معادلی مریشکی ورد بە جنوب بەفرۆشین ئەوان دێن ئەیبەن ئەوان معادلی کیلو 800 یانوێ زۆر باشە کاگاوڕێ سپاس دەکەین کە میوانی پەیامی ڕۆژ زۆر بەخێر بێت دووبارە ئازان و خۆشەویستان ناوبڕێکی کورتوەردەگرین و پاش ناوبڕەکە پێچان دەگەینەوە لەگەڵمان بمێننەوە.
دوباره سڵاوتان لێبێت بەڕێزان کورتێکی ئاڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ تەرمی فرسەت سۆفی پارێزگاری هەولێر دەگەڕێنرێتەوە هەرێمی کوردستان و لە ڕێوڕسمێکدا بە خاک دەستپێردرێت. حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئەمڕۆ تەرمی فرسەت سۆفی پارێزگاری هەولێر و دەگاتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەلایەن بەرپرسانی باڵای هەرێمەوە پێشوازی لێ دەکرێت و دواتر لە مەراسیمێکدا بە خاک دەستپێردرێت. فرسەت سۆفی 41مین پارێزگاری هەولێر بوو کە بەهۆی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژی ڕابردوو لە نەخۆشخانەیەکی شاریان قەرەی پایتەختی تورکیا گیانی لەدەستدا. لەسەر ڕێکەوتنە 50 ساڵەکەی نێوان هەرێم و تورکیا داوای بانگێشتکردنی بەرپرسانی باڵای حکوومەت بۆ پەرلەمانی کوردستان دەکرێت. لە یاداشتێکدا کەواژۆی ژمارەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانی لەسەر و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە داوا دەکەن بە مەبەستی خستنەڕووی وردەکاری و ناوەڕۆکی ڕێکەوتنی 50 ساڵەی هەرێم و تورکیا لەسەر نەوت دانیشتێکی تایبەت بۆ ڕێکەوتنە و بە ئامادەبوونی لایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێم ئەنجام بدرێت. لە یاداشتەکەی و پەرلەمانتارانەدا هاتووە دوای ئەوەی نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە 15 ئەم مانگە لەسەر ئەوەی هەرێم ڕێکەوتنێکی 50 ساڵی بۆ فرۆشتن و هەناردەکردنی نەوتی هەرێم لەگەڵ تورکیا واژۆ کردووە. داوا دەکەین پەرلەمان دانیشتێکی تایبەت سەبارەت بۆ ڕێکەوتنە ئەنجام بدات و بانگێشتی لایەنی پەیوەندیداری حکوومەتی هەرێم بکات بۆ خستنەڕووی وردەکاری و ناوەڕۆکی ئەو ڕێکەوتنە بۆ پەرلەمان و خەڵکی کوردستان. لا بەشێکی دیکەی یاداشتەکەی و پەرلەمانتارانەدا ئەوەش هاتووە ئامانجێکی دیکەی ئەو ڕوونکردنەوەی حکوومەت بۆ هەڵسەنگاندن و تاوتێکردنی وردەکاری گرێبەستەکە و سوود و زیانەکانی بۆ خەڵکی کوردستان و کاریگەریەکانیشی لەسەر ڕێکەوتنی هەرێم و بەغداد دەبێت. ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی لەسەر هێرشەکان بۆ سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا هۆشداری تون دەداتە حکوومەتی عێراق. هۆشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە تویتێکدا دوایین هێرش بۆ سەر باڵیۆزخانەی ئەمریکا بە هەڕەشەیەکی ڕاستەقینە ناودەبات. هۆشیار زێباری دەژنووسێت لە ساڵیادی کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیسدا کە لە 3 کانونی 2019دا کوژران ئەگەری ئەنجامدانی هێرشی خراپتر هەیە. زێباری هۆشداری دەداتە حکوومەتی عێراق و کە پێویستە لەو ساڵیادەدا خۆیان بۆ خراپترین سیناریۆ ئامادە بکەن. وەزارەتی خەزانەی ئەمریکا سزای نوێی بەسەر وەزیری ئیطلاعاتی ئێران و چەندین بەرپرسی باڵای ئەو وڵاتە لە تەنزیکن لە ڕێبەری باڵای شۆڕشی ئێرانەوە. وەزارەتی خەزانەی ئەمریکا بەیاننامەیەکی بڵاو کردەوە کە تێیدا سزا دەخاتە سەر دەستگای ناسراو بە بنیادی مستەزعەفانی ئینقلابی ئیسلامی کە خاوەنی زیاتر لە 160 کەرتی گرنگی ئابووریە. لا بەشێکی بەیاننامەکەی وەزارەتی خەزانەی ئەمریکا داهاتووە ئەمریکا سزا دەخاتە سەر مەحموود عەلەوی وەزیری ئیطلاعاتی ئێران کە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە پێشێلکاریەکانی مافی مرۆڤدا. لەوانە سەرکوتکردنی خۆپیشاندەران لە ئێران لە پاییزی ساڵی ڕابردوودا. بە پێی بەیاننامەکەی وەزارەتی خەزانەی ئەمریکا بەردەوام دەبێت لە کردن ئامانجی بەرپرسانی سەرەکی و سەرچاوەدارایەکانیان کە دەرفەت دەڕەخسێنن بۆ حکوومەتی ئێران بۆ سەرکوتکردنی زیاتری خەڵکەکەی. سەرۆکۆماری ئێران ڕایدەگەێنێت ئابووری ئێران پێشکەوتنی باشی بەخۆوە بینیوە. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕایگەیاند سەرەڕای سزاکانی ئەمریکا بەڵام هێشتا ئابووری وڵاتەکەی پێشکەوتنی باشی بەخۆیەوە بینیوە. ئەو لە دوانەی ڕۆحانی لە کاتێکدا لە مانگی یابی ساڵی 2010ەوە ئەمریکا چەندین سزای نوێی ئابووری بەسەر ئێران سەپاندووە. حەسەن ڕۆحانی لاوتەکانی داوەشی خستەڕوو بە پێی پلانی جێبەجێکرا و ئەوان بەردەوامن با پاڵپشتەکانیان بۆ ئەو هاوڵاتیانەی زۆرترین زیانیان بەرکەوتووە. ڕۆحانی وتیشی هەرچەندە بەهۆی کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی سزاکانی دیکەی بۆ سەر وڵاتەکەی زیانیان بەرکەوتووە بەڵام حکوومەتی ئێران ڕێگەی بۆ لایەنانە نەدا ئامانجی خۆیان بپێکن کە سزای ئابووریان بەسەر ئێراندا دەسەپاند. ئەو وتانی ڕۆحانی لە کاتێکدا هەناردەی نەوتی ئێران بەهۆی سزاکانی ئەمریکاوە لە 3,900,000 بەرمیل نەوتی ڕۆژانەوە بۆ 2 ملیۆن بەرمیل نەوت کەمی کردووە کە ئەوەشی زیانی بەر ئابووری ئەو وڵاتە گەیاندووە. کورتیاوەڵەکانتان پێشکەشکرا پاژناوڕێک دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبێت. لە شار و شارۆچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان زۆرینەی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی یاخۆت ئەو ڕێکخرا و سنتەرە تایبەتانەی بە پەروەردە و فێرکردن بە تازە پێگەشتوان و گەنجان سەرقاڵ دەبن دیارە
لەم کاتە و ساتەشدا کە دەرگای قوتابخانەکان داخراوە نەوان هەر بەردەوامن لە خزمەتکردن و پەروەردەکردنی منداڵەکانمان. لە چەمچەماڵ هاوکارمان جەلال جەباری ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین لەسەر یەکێک لەو ناوەندە تایبەتانی کە تازە پێگەشتووان بە تایبەتی کچانی تازە پێگەشتووان فێری زانستە شەرعیەکان دەکات. با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین. بەنای خۆی گەورە و مێرەبان بە خێراتنتانەکەم دیارە قوتابخانەی نور ساڵی شەشەمێتیم لە خزمەتکردنی وەروە نزیکەی 50 خوێندکارێکمان هەیە. دیارە لە قوتابخانەکەماندا هەر تەنها قورئان ناخوێندرێت بەڵکو پێشبڕکەی تێدایە وەروە پرۆژەی کتێب خوێندنەوەی تێدایە. هەریەکە لە خوێندکارەکان سیمیناری خۆیان هەیە، مامۆستاکان سیمیناری خۆیان هەیە، لە هەفتەیەکیشدا 2 جار وانە دەخوێندرێت. دیارە ئێمە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە نەمانتوانێت ڕێژەیەکی زۆر لە خوێندکاران وەرگرین، تەنها ناوەندی و ئامادەیمان وەرگرتووە لە قوتابخانەکەمانەوە بۆی کە زیاتر پابند بن. دیارەکە ئەگەر تەمەنێکی بچووکت هەبێ ناتوانانی ئەو پارێزگاری بکەیت بۆی کە ئێمەش ڤایرۆسەکە تیاندا کە چۆنەڵێ گەورە نەبێتەوانێ هەر تەنها ناوەندی و ئامادەیمان وەرگرتووە. 13 ساڵ تا قۆناغی زانکۆ ئەو دەرزانی کە پێیان ئەوترێ قورئانە و هەروە پرۆژەی کتێب خوێندنەوەمان هەیە و زیاتریش کە گرنگی بە ناوەکانی خوای گەورە وە پێشبڕکێشمان هەیە تێدا دەوترێتەوە لە نێوان خوێندکارەکانە. سوپاس بۆ خوای گەورە، ئاسی خوێندکاران زۆر باشە و ڕۆژ بە ڕۆژی زیاتر ئەبێ بە حکم ئەوەی کە ئێمە پرۆژەی کتێب خوێندنەوەمان هەیە. ئێمە کتێبەکانیان پێشکەش ئەەکەین، ئەوانیش ئەو کات ئەی خوێندنەوە و لە هەمان کاتیشدا ئەوان دێن پێشکەشیەکەنەوەنە ئەو زانست و زانیاری کە لی فێربوونە. پشتیوان بەخوای گەورە ئینشاءالله ئەم ڤایرۆسە کۆتایی پێبێت، بەتەمای پرۆژەکەمان گەورەترکەین، ئێمە بەرنامەی ترمان ئەبێت. پشتیوان بەخوای گەورە. ناوم هەنا عەزیزە، ماوەی 2 ساڵە لەم قوتابخانەیە لەم قوتابخانەیە و لێرە دەرسی قورئان و تەجوید ئەخوێنین و من دەستخۆشی لە مامۆستایانەکەم کە لە مامۆستایان و خوێندکارانی ئێراکەم کە لێرە هەمومان بەیەکەوە بووینەتە سمبولێکی زۆر جان بۆ شارەکەمان و شتی زۆر باش لێرە ئەخوێنین و شتی زۆر باش فێربین بە تایبەتیش لە سەردەمی کۆڕۆنایە کە ئێستا لێرە ئێمە ڕێکارە تەندروستەکانە گرینە بەرو لێرە فێری قورئانە بین و ئێستا ئەمە بۆ ئێمە زۆر باشە کە لێرە. ئازدان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ دەچینە لای بڕگەی لەگەڵ پەیامنێرانمان. سەرەتا دەچمە سلێمانی لای پەیامنێرمان ئەردەڵان محەممەد لە سلێمانی و ئەردەڵان. سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش، زانیاریەکانی سلێمانی چین؟
کاک جەلا سپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی پەیامیش ئێمە ئێستا لە هۆڵی فای قەسابین لە شاری سلێمانی دوای داگیرساندنی گڵۆپی سەوز بۆ دەستپێکردنەوەی چالاکە وەرزشیەکە لە سەرتاسەری عێراق شاری سلێمانی کە لەو پارێزگانەی کە توانیوەتی زۆرترین چالاکی لە خۆ بگرێت لە یاریە جۆرا و جۆرەکانەوە گەبینین ئێستاش پاڵەوانەتێکی تۆپی سەرمێزی کچان و کوڕانی پێشکەوتوان و لاوانی شاری سلێمانی و دەوروبەری بەڕێوەچێت لە هەمان کاتدا هەرم دوای نیوەڕۆ کاتژمێر 2 یاری کۆتایی پاڵەوانەتی تێنسی سەرزەوی یاریزانانی بە هەمان شێوە سنووری پارێزگاری سلێمانی بەڕێوەچەکە بۆ یەکەم جارە بۆ دوو یاریزانی ئەنجامەدرێ ئەمەش دەست پێشخەرێکی تریەکێتی تێنسی سەرزەوی سلێمانیە هەر بڕیاری شەڕۆژی شەمە کۆتایی بە قۆراغی یەکەمی پاڵاوتنی یانە پلێکەکانی کۆمەڵی سلێمانی بێت و ئەمە ئەو چالاکێ گرنگانن کە لە شاری سلێمانی بەڕێوەچێ هەروەها دوێنێش لە یەکێک لە یاریە بەهێزەکانی قۆناغی 32 جامی عێراق یانەی نەورۆز لە یاریگای خۆی میوانداریانی تەڵەبەی یەکێک لە یانە جەماوەریەکانی عێراقی کرد بەڵام بەهۆی کێشەی دارایی و بەهۆی قەیرانی داراییەوە یانەی تەڵەبەکشا و لە خولەکە یانەی نەورۆز بۆ یەکەم جار لە مێژوو خۆیدا سەرکەوت بۆ قۆناغی 16 خولەکە من دەمەوێت لەسەر ئەم چالاکیە و لەسەر ئاستی یاریزانان لە شاری سلێمانی میوانێکمەوێش بەڕێز شاخەوان جەمالە کە لە هەمان کاتیشدا ڕاهێنەری یەکێک لە ئاسەکانی هەڵبژاردەی عێراقە کاک شاخەوان سپاس بۆ ئامادەبوون ئەگەر پێمان بڵێ گرنگێن پاڵەوانێتیانە بە تایبەتی بۆ کچان چیەکە یعنی ئاشتی ڕۆڵێکی گرنگی بینیوە لەسەر ئاسی عێراق و کوردستان طبعا یانەی ئاشتی یەکێکە لە یانە گەورەکان لە تۆپی سەرمێزی کوردستان و عێراق ناوێشی گەورەیە و حسابی تایبەتی بۆ ئەکرێ خۆشبەختانە ئەمڕۆ پەڵاندێگە لەسەر ئاستی پێشکەوتوانی کچانی 11 کچ بەشدارە لە سەرتاسەری یانەکانی سلێمانی و دەوروبەری ئەوەی جێگەی دڵخۆشیە 9 کچیان لە یانەی وەرشی ئاشتیە ئەمە دەلالەتی ئەوە دەرەخات کە تیپی تۆپی سەرمێزی یانەی وەرشی ئاشتی لە ماوەی ڕابردوو کارکردنیە هەرگیز پشتی باریزانی عەرەب و ئامادەکراو نەبەستووە پشتی بە کچ و کوڕی ئەم شارە بەستووە و ئێستاش بەروبوومەکەی ئەبینین کە پاڵەوانتیەکە چ لە ئاستی کوڕان چ لە ئاستی کچان وتم کچانی 11 یاریزانە نوۆی لە یانەی ئاشتیە و کوڕان 10 یاریزانە 6 لە یانەی ئاشتیە و ئیشاڵڵا لە هەردوو ئاستەکە ئێمە چاوەڕێی ئەنجامی گەورە و دڵخۆشکەر پشتیوان بەخوای گەورە و بەدەستبێنین. زۆر سپاس بۆ میوانەکەم بڵێ کاک جەلال ئەمە لە هەمان کاتیشدا کە ئەبینین ئێستا پاڵەوانێتەکە دەست پێکە بۆ ئاستی کوڕانیش بەشدارە کوڕانی یانەی پێشمەرگەی سلێمانی و ئاشیش یەکێکن لەو یانانەی کە ڕکابەرێکی سەرسەخت دەکەن بۆ بەدەستهێنانی نازناوەکە من یاریزانێکی ترم لەگەڵاوی شادیارە لە یانەی پێشمەرگە ئەمەوێ باسیەوە لێ بپرسم کە بێتە پێشوازە نەبێ تا چەندم پاڵەوانەتی بۆ ئاسی ئێوە کە تازە پێگەن گرنگە کە ماوەیەکی زۆرە پاڵەوانەتی نەبووە کاریگەری لەسەر ئاسان هەبووە بتوڵەی لاوان و ئێمە وەک ئەشبال بەشداریمان کردووە ئەمە بتوڵەیەکی گرنگە بۆ ئێمە بۆ بتوڵەیە گرنگە ئەمە بۆ پەر پێشچوونی ئاسان بەهێزە بۆی توانای جەسەی خۆتان ئەمە بۆ پێشوونی خۆمانە و بۆ ئاسبەرزیمانە بۆی ماڵاوە بێت. بەڵێ ئەوە گرنگترین ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە شاری سلێمانی ئەنجامە درێوە گەبێنی لە ئێستاشدا ڕکابەریەکانی پاڵەوانێتیەکە دەست پێکا کە زۆرترین یاریزان لە شاری سلێمانی بەشدارن و لایەنەکان ئەمەش ڕکابەرێکی بەهێزی لە نێوان یانەکان دروست کردووە چونکە هەردوو یانەی ئاشتی و یانەی پێشمەرگەی سلێمانی ڕکابەری سەرسەختن لەسەر نازناوەکان هەم لەسەر ئاسی کوردستان هەم لەسەر ئاسی عێراقیش. زۆر باشە سپاس بۆ پەیامێرمان ئەردەڵان محەممەد کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە بوون و گرنگترین زانیاریەکانی دیکەشکە لە هەولێرەوە هەیەوەیە کە دیارە بڕیاروای ئەمڕۆ تەرمی فرسە سۆفی پارێزگاری هەولێر بگەڕێنرێتەوە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر و هەروەها لە مەراسیمێکدا ئەمڕۆ لە شاری هەولێر بە خاک بسپێرێت. وڵە بینەرانی عزیز دەچینە لای تەوەری دووەمان کە میوانداری گروپی خەیاڵی خانمانمان کردووە کە کۆمەڵی خانمی دەزڕەنگین لێرە ئامادەن هەرێکێکیان لە بوارێکە دەزڕەنگینی خۆی هەیە بۆ قسەکردنی زیاتر دەچینە لای خانمانە بزانین ئامانجیان چی بۆ لە دانانی ئەم گروپەوە هەرێکێکیان لە چ بوارێکە دەزڕەنگینی خۆی هەیە خاتون سرۆ زۆر بەخێر بێ سەرەتا هەمووتان بەخێر بێن بزانین ئامانجتان چی بۆ لە دانانی ئەم گروپە چکە پێم وابێ پێشتر هەرێکێکتان و بەجیا ئیشتانە کرد بەڵام لێستەدا هەمووتان کۆبوونەتەوە گروپێکتان داناوە کە لە زۆر پێشنگەکانیدا بەشدار بوون بزانین ئامانجتان چی بۆ لە دانانی ئەم گروپە. ئێمە گروپی خەیاڵی خانمان لە سلێمانی دامەزراوین تقریبی 2 ساڵ ئابێت گروپەکە دامەزراوە بەڵام بەگشتی هەشتی
هەشتی 2009مان دیاری کرد بەوەی کە وەک ناساندنی گروپەکەمان بێت و دامەزراوە. لە ئێستاە 50 خانم لە گروپەکەمانە، بەڵام بە کۆمەڵێک یاسا و ڕێسا ئێمە بەرنامەکانمان بەڕێ ئەەکەین لەبەر ئەوەی تۆزێ حەزەکەین ئیشەکانمان بە پاک و پوختی و بە ڕێکوپێکی بەڕێوە بچێ و جیاواز بین لە هەر گروپ و هەر کارێکی دەستی کە ئەنجامەدرێت. لەبەر ئەوە ناتوانین زۆر کەس وەرگرین ئیلا ئەبێ بەپێی یاساکانی ئێمە بێت. یاساکانمان زۆرن هەنێجار لێم نەبن. یەکەم یاسامانیان یەکێک لە یاساکان ئەوەیە کە ئێمە بەردەوام بۆ هەر پێشەنگایە چونجلی کوردیمان لەبەر بێ وەک ڕەمزێک بۆ نیشاندانی کولتوری ڕەسەنایەتی کوردی خۆمان و هەروەها تەنانەت ناو گروپەکەیشمانە بەلاتینی نابێ هیچ بنووسرێت، ئەبێ هەمووش نووسینێکمان بە کوردی بێت و ئەو کارانەی کە وەریەگرین لەم خانمە بەڕێزانە ئەبێ کاری جیاواز بێ، کاری تەقلیدی وەرناگرین. کۆمەڵێک یاسا و شتی تریشمان هەیە، ینی ئەبێ لە ناو خۆمانە زۆر دڵسۆزی یەکتر بین، زۆر ڕێز لە یەکتری بگرین و هەمومان پرۆژەمان هەبێ بۆ گروپەکە و هاوکاری یەکتر بین لە بەرەو پێشچوونی کارەکانمانە. پەیجیشمان هەیە لە ئێستا تازە پەیجەکەمان داناوە بەناوی گروپی خەیاڵی خانمان لە ئینستاگرام و لە فەیسبوک بۆی کارەکانمان زیاتر بەڕێ بکەین. زۆر باشە سەرۆخان، بۆچی گروپی خەیاڵی خانمان؟ سەرەتای دانانی گروپەکە کە ویستمان کاری بۆ بکەین هەمیشە ئاماژەم داوە بۆوانەی کە کۆمەڵێک خانم کە لەگەڵمان بەشدارن هەر قسە هینی خۆم نەبێ، ینی پرسیارم لێ کردوون ئایا چەند ناوێکم یانێ بۆی ناوی گروپەکەمان بناسیێنین. چەند ناوێکم دانێ لە کۆتاییە ناوی گروپی خەیاڵی خانمان زۆرترین دەنگی هێنا، ئەوەمان دیاری کرد. ناوەکانم دەستنیشان کردبوو بەڵام خۆم هەر حەزم بم ناوە بوو چکە خەیاڵی خانمان، ینی ئێمە لە خەیاڵی خۆمانەوە لە ناخی خۆمانەوە کارەکانمان ئەەکەین و ئەیخەینە ڕوو بۆ بەرچاوی بینەر. ئەم گروپەتان تەنها لە سلێمانی یاخود لە دەرەوەی سلێمانیش ئەتوانن خانم وەربگرن؟ وڵاهی لە ئێستاە تەنها لە سلێمانین، بەڵام ئەنداممان هەیە لە شار و شارۆچەکانی کوردستان و لەم ڕۆژانێشە کە پێشەنگامان هەبووە تەنانەت لە هەولێریشەوە خەڵک داوای کرۆ کە لقمان هەبێ لەوێ، بەڵام لە ئێستا ئێمە ڕسمینین، گروپێکی ڕسمینین، بەڵام زۆر چالاکین، یعنی بەردەوام کارمان هەیە، بەردەوام چالاکیمان هەیە لە هەموو شار و شارۆچکەکان کارەکان ڕێگە خەین و بە گروپەکە لە سلێمانی پێشانگایەک بکرێتەوە خانمێکی دەتڕەنگین لە دەرەوەی سلێمانی بە دەتوانێت بەشداری بکات لەگەڵتانە؟ بەس کارەکەی جیاواز بێت و یاساکانی گروپەکەمان قبول بکات و لا یاساکان لا نەدات بەڵێ بەبەستی چێ لە کاری جیاواز بۆ نمونە ئێستا خانمی وایە هەمووی دەستی کردو بە کاری چنین، ئیشی چنین ئەبینین کە زۆربەی هەمووی هەروەکو یەک وایە. ئیشی چنین زۆر یان بۆ بەرە چنینی جلی کوردیڵی مەبەست ئەزانتی ئەگەم. کۆمەڵێک خانممان هەیە لە بوارە ئیشەکان هەر یەکەیان و بە فکرە و دیزایانی خۆی ڕاستە هەمی چنینە، بەڵام هەر یەکە و دیزاین و هوەری بیرکردنەوەی خۆی جیاوازە. یعنی ئێمە بەگشتی ینی هەرێکە لەو خانمانمان دیاری کردووە بە تایبەت بە کارێک. ئێستا بۆ منە نوخشەخانمان لەگەڵە ئەو کاری ئۆیە ئەکە لەسەر جلی کوردی، خانمێترمان هەیە بە سیم ئیشەکە لەسەر جلی کوردی، خانمێترمان هەیە بە پوڵەکە و زانیانە، یعنی یایوایە بە نقێم، یعنی هەر کۆمەڵێک خانم و بە شتێکی دووبارە وەرناگرن، ئیشی دووبارە هەتا بۆمان کرێ وەری ناگرین و هەر لە گروپی خەیاڵی خانمان بڵێن گروپی تریشم لێ جیا کردوتەوە بۆ منە ئیشی سیرامیک چەند کەس ئەیکە جوانترین کارەکانیان وەرەگرین بۆ منە بۆ هەر پێشەنگای ئەمیان بۆی نەکرا ئەوی تر بەشدارە بێت لەگەڵمان. ئیشی ئەتەمینمان هەیە ئەویش چەند کەسێکێکە، ئیشی ئەکسسواراتی ناوماڵمان هەیە، ئیشی فەیسپینتین چەند کەسێکێکە، یەکێکیان نەیتوانی ئامادە بێ یاخۆ جوانترین کاری کە بۆ مناڵی کردو لەسەر دەموچای مناڵ ئێمە کاری ئەویان زیاتر پێشەخین، ئەگەر ئەمیان نەیتوانی ئامادە بێت ئەوانەی تر ئەخەینە شوێنیان. گروپەتان تا ئێستا کەس هاوکاری کردوون؟ واللهی زیاتر پشتمان بەستۆ بە خۆمان لە سەرەتا من هەتاوەکو ئەم تقریبی مانگێک پێش ئێستش هەر خۆم سەرپەرشتیار بووم و خۆم کە هەڵسوڕێنەری کارەکان بووم، بەڵام لە ئێستاە گروپێکی دەکەسیم لە خانمەکانمان جیا کردوەوە بۆ هاوکاریکردنم بۆی ئەوانیش کاریان پێ بسمێرم و چۆن هەست بە مەسئولیت بکەنە ناو گروپەکە و کارەکانمان بەیەکەوە. پێتان باشنێک کە شوێنێکی تایبەتان هەبێ بۆ نمونە ئەگەر پێشانگایە بکرێتەوە کەمە بەستان بێ سەردانی و پێشانگایە بکەن پێشتر خۆتان ڕێک بخەنەوە، ینی بێگومان شوێنێکی تایبەتان هەبێت کە بێگومان ئینشاءالله لە هەوڵی ئەوەدان کە گروپەکە بکەین بە ڕێکخراوێکی ڕسمی تایبەت بە گروپی خەیاڵی خانمان، یعنی ئەو کاتە بیکەین بە ڕێکخراوی خەیاڵی خانمان کە هەموو کەسانێکی ژەگەر حەزبن لە هەر بارێک بێگومان و لە بەرنامەشمانەیە کە دەورات بکەینەوە بۆ ئەو خانمانەی کە زۆر خانم هەیە ئەڵێ من نازام هیچ شتێک دروستکەم یا خۆ توانای هیچ بیرکردنەوەی ئەوەم نیە، ئێوە زۆر شتی جوانەزان یا خۆن پێمانەڵێن لە هەر پەنجێکتان هوەرێکە بارێ
هەوڵە دەین ئەم خانمانە کە هەریەکە و بە جۆرێک کاری جیاواز بەشدارە لەگەڵمان کارەکانیان تایبەتە هەریەکە و لە بواری خوا دەورە بکاتەوە بۆ ئەو خانمانێک کە ئارەزوی ئەو کاریان هەیە ئەو جۆرە کاران هەیە و زۆر داواشمان کردووە لە هەموو لایەنە پەیوەندیارەکان کە هاوکارمان من بەڵام سپاس بۆ هەموو لایەک ئەوەی کە ینی بەگشتی داوامان کردبێت ینی بە شێوەیەکی عام باش بوون ینی هاوکارمان بوون سپاسیانەکەین. زۆر باشە بە ئەندامانی گروپەکەش هەمووی ئەندامانی گروپەکە چەندن جیاواز لەمانی کە لێرە بەشداریان کرد. ئەندامانی گروپەکە لە ئێستا 50 خانمە بەڵامی ترها بەپێی جێبەجێ نەکردنی یاساکان ئەندامەکان ئەگۆڕێت ینی کەسە ئیهمالەکان بۆ نمونە لە ئەبرێت و کەسی چالاگەخێتە شوێنیان بۆی ئێمە بەردەوام چالاکیمان بەردەوام بێ بەردەوام کارەکانمان جیاواز بێ حەزەکەم ئەو خانمانە پشت بە یوتیوبیش نەبەستن تەنانەت کە ئەو کارە جیاوازانێت یاگە پشت بەداهێنان و فکری خۆیان ببەستن. زۆر باشە باوانش خۆیان بناسیێن فەرموخاتی. من هاوڵاستار ماوەیەکی کەمە هاتوومەتە گروپی خەیاڵی خانمان لە ڕێگەی خاتو ئیسراوە کە وتی گروپێکمان هەیە و ڕکلامی کردبوو بۆ پێشانگایەک منیشتم چۆن نەتوانم بەشداری بکەم وتی پەیوەندی بکە بە خاتو سرەوە بۆی بزانی مەرجی یاساکان تەطبیقەکەیت وەتوانیت منش بە خۆشحاڵی و یاساکانم زۆر پێخۆش بوو و بەشداریم کردو لە گروپەکەی و تایزە لە چەند پێشانگایەکە بەشداریم کردووە کە سوپاس بۆ خوا توانیمە کارەکانم لەوێ بە شێوەیەکی جوان و ڕۆکوپێک ساخ بکەمەوە و سوپاسی سروەخانەکەم سوپاسی گروپی خەیاڵی خانمانەکەم ئێمە کۆمەڵە ئەندامێکین کە بەڕاستی زۆر چالاکن زۆر تەبان دەستخۆشی لام ئەندامەکان بە تایبەتی سەرۆکەکەمان کە ئەو تەبایی و سەبایی ناومانی پاراستووە وای کردووە کارێکی وای کردووە کە هەموو بە شێوەی خوشک سێری یەکسری بکەین نەکا وەکو هاوڕێی گیاشتێکی تر و دەستخۆشی دووبارۆزار بارە بۆ سروەخان. زۆر باشە بەرهەمەکانی تۆ چین چی دروستەکەی؟ من بەکاری گوڵێخە و قایدی ڕسم لە گروپەکەیام کاری تریش ئەەکەم بەڵام سروەخان ئێستا کارەکانی بۆ جیا کردوینەتەوە کاری تایبەت کارە تایبەتێکی کە من سەرەکیە کاری سەرەکی منە دروستکردنی قایدی ڕسمی مناڵ و هەروەها گوڵێخەیە. ئەمە ژێکێکە لەو نمونە وەکو ئەوش لەسەر مێزەکەی بینن ڕسمی مناڵ چۆن ئەو قایدانی کە لەسەر مێزەکە دامناوە خۆ دروستیانەکەی و قائیدەکان من ئەیکڕم لە بازار و دیزایانی بۆکەم بەبێ مێشک و بیری خۆم بە نمور و زەنیان و نقێم هەرچێک کە بزانم جوانەوەسێ لەگەڵیا دیزایینێکی تایبەتی بۆ ڕسمی منداڵ مەبەستەوەی ئەگەر مناڵی خۆمان وێنەکەمان بۆ کێشیان هەر ڕسمەکەی خۆی قائیدەکە دروستەکەم دوای تۆ ڕسمەکەم پێ من بۆت ئەەکەمە سەری و یاخود خۆت ئەتوانی بۆی دابنی. دەستە لە وێنە کێشان وشتانی نەوەڵا کاری وێنە ئەکێشم بەڵام بۆ نەخشەکان ئێستا ئەگەر وێنە کێش نەبی ناتوانانی تۆ ئەم قاعدێ دروست بکەیتەوە ئەبێ پشت بەشتی تر ببەستی بۆ ئەوی تۆ بتانی ئەم چوارچێوێ دەربکەیتەوە چکە کاری گوڵێخە پێویستی بەوەیە کە تۆ بتانی وێنە بکێشی تا بتانی و نەخشانە بۆکو خۆی دروستکەیتەوە. ئێستا و گوڵێخەیە بە چ شێوازێک دروستەکەی شێوازی دروستکردنەکەی سەرەتا کە دروستی ئەەکەم پارچەیەکمان هەیە پێوترێفم پێی ئەو ترێفم ئەو فومەدا ئەنێم ئەگەانێ کات پێویستی بە قز ناخەبێت کە ئەیکەمە سەری و پاشان ڕسمەکەی ئەکێشم دوای کۆمەڵە مادێک هەیە وەکو سیم و توڵی کرستاڵ بەکاری هێن وەکو قاعدە دروستێکم دایانێم ئەگەر زوم بکات کامێرەکە ئەتوانێ بیبینی ئەنجا پاشان بە زەنیانە و نقێم و موری جۆرا و جۆر ناوەکەی ئەنەخشێنم بیتر ڕەنگەکان تاسیقەکەم لەگەڵ یەکا و بۆ شێوێدا گوڵێخێکی ئەوە چەنی پێچێت تا دروستێکی گوڵێخەیەک ئەگەر تۆزێک بەسیت بێت دوو ڕۆژی پێچێ ئەگەر بمێ گوڵێخەیەکی بەم شێوەیە دروستکەم تقریبا 3 بۆ 4 ڕۆژی بەردەوام کاریشی لەسەرەکە یان ئەوەیە کە بە پێی کاتی خۆت تۆ پێویتە چێت هەتا قاعدەکی جاری وایە بۆ کێشانی قاعدەکەی بێ بە قیاسات بێ زۆربەی کاتە و قیاسانەوەکو یەک دەرناچێت هەنێکیان لایەکی تۆزێک گەورەتر سانتیمە گەورەتر بچووکتر کارەکەی من نەشێوێنێ جا لەبەرەوە بێ من بە تەواوەتی ئیتاڕەکەی بەڕێکی و بە قیاس دەرکەم و دوای چوارچێوەکان تۆزێک سیمێکم هەیە ئیزعاجیشی پێکرێ زۆربەی کادەبێ هەڵی وەشێنی تۆ دووبارە دروستێکی تو یا ڕەنگێکدانی تەنسیق نییە لەگەڵ ئەوان ئەبێ دووبارە بیگۆڕی جیاواز لە ڕۆژ چەند ساعت کاری عادەتەن وەکو هەر خانمێکی تر هەڵاسم بەیانێن ئیشی ماڵ ئەەکەم و خاوەنی من دوو مناڵەکەم تۆزە بچکۆلێ هەنێک کات لەگەڵ ئەوانە بەسەر ئەبم و ئیتر تقریبا ئەگەر بمێت ئیشکەم ئەبێ بە مستەمەڕی 3 بۆ 4 ساعت دابنیشم ئیش بکەم ئەنجاوە فریا ئەکەوم. بۆ کێشانی ئەم گوڵایخانە بۆ نمونە ئێستا ئەمەد کێشا و شتێکی جوان دەرچۆن ناتوانانی دووبارە لەسەری بیکێشیتەوە بیبڕی بۆ یەک کاتی یەکەم دانە ئەوە عەزێت بەیە
یەکەم دانە ئاو عزیێت ئەیات بەڵام کە دوای قیاسەکە وەرئەگری بۆ دووەم و سێم تەڵعاً ئاسانترە بێ بەڵام عادەتەن شت دووبارە ناکەمەوە لەبەر ئەوەی تۆ کارێکی دەستی نابێ بازاڕی بێت هەموو کەسێک هەی بێ ئەبێت چەند کەسێکی دیاری کراوە هەی بێ ئەویش کە تۆ ئەوە دووبارت کرد دووبارت کردەوە نابێت بڕۆ ئێستا دروستکردنی گوڵایخانە تەنها لای تۆ هەیە زۆر خانیمی تر ئەیکا لە گروپەکەمانە بەڵام ئەوان کاری تریش ئەکەن کاری سەرەکی تریان هەیە ئەمە لاوەکیە لای ئەوان بەڵام من بە سەرەکی وەرم گرتووە ئەوە ئێستا بەسیار ڕۆژەم جار دروستیەکەی بە چەندی فرۆشی وڵی عادەتەن نرخەکان ئەڵێن گرانە بەڵام ماوادی ئەسڵی و عادی فەرقیە هەنێک کات ئەڵم ئەگەر بەوادێکی عادی بۆت بکەم هەرزانترەکەوێت بە 5,000 بەڵام ئەمە لەبەری هەموو موادەکانی ئەسڵی و گران کڕیمە بە 15,000 شتێکی ئاوا دروستەکەم ینی ئەو هەموو کاتەشی بۆ تەرخانەکە ئەگەر مەوادەکەشی ئەسڵ نەبێت بۆ منە بە 5,000 فرۆشی لە مزروفی ئێستا ئەتۆ ئەبێ وابێت لەبەرەوەی تۆ بێ ڕەچای باری دارایی خەڵکی بکەی خەڵک هەیە زۆر حەزەکات شتێکی تۆ بەکاربێنێ بەڵام ناتوانێ بکرێت تۆ بێ یارمەتی چەند نتوانی پێیا بکەی لەسەر بەرهەمە دەستیەکانی خۆ ئەگەر پێشانگاکان هەبێت طبعاً باشترە بۆ من بەڵام الحەمدولیلا لە پیجێکی خۆشمەوە ئەتوانم ماگانە داهاتێکی باشمە بە دیاری کراو نییە بە پێی ماگە بەڵامی تر کاتێکە موچەدا بەشێکتێت تەواعاً زیاترە تەقریبی بێت چەندە دەستەکەوێت ئەگەر بێت و لە مانگێکا سێ 4 گوڵەخە بفرۆشم ئەگاتە نزیکەی 7-8 کۆ من بەڵام 2000 کاتێکی زۆریشی تیا سەرفەکە پێم وایە کەمیشە هێشتا وڵی بەشی گوڵایخە ئەکە یا ئیشی قاعیدەکانم زۆر باشتر سەرفە بێت چکەیتر هەم بچکۆلی هەم ئاسانتر دروستەکرێت ئەمە بەستی جەران لەوەیە لێرەیە لەوەچی ئەوە بێت کە بزانێ ئایا بەپێی ئەو ماندووبوونی کە تۆ ئەو ڕەنجی ئەیەی دەستم داهاتێکە دەستەکەوێت بەپێی ماندووبوونەکە دەستم ناکێتەوە بەڵام ئیتر هەر ئەڵی لە هیچ باشترە سروەخان ئەمە ئێستا گوڵایخەیەک دروستەکە ئێمە زۆر شەڕیەوەکەین بە کەلتوری ڕستەنایەتی کوردایەتی خۆمان بمێنێەوە جەنابیش داماژەت بەوە کرد ئەگەر ئێمە بەدەستی ئێوەمانە نەم گوڵایخەیە دروست نەکرێت بەدیلی ئەمانە لە بازاڕە شتێک هەیە جیاواز بێت کەلتوری خۆمان کە فراغی ئەوەی بۆ پڕکاتەوە بێگومان هەموو بازار ئێمە بۆ بە کاری دەرەوە هەمووی شتی دەرەوەی ئەگەر ئێمە خۆمان ناو خۆمانە هەوڵ نەدەی شتەکان بەرهەمەکانمان هی خۆمان بێت و دەستی کاری خانمان بێ بە تایبەتی لە ئەکسسوارەتی خانمان ڕاستە ئەم لەبەر ئەوەی ئیشی دەستیە و ئەوەیە کاتی زۆر زۆرەوێت و کە هەمان کاتیشە ئەو هەموو ماندووبوونێ ینی بڕواکە ئێمە هەمومان کاری دەستیەکەین زۆر ماندووە بین چکە وەکو شتێکی شەریکە نیە تۆ هەر ئەوە بێت تەبعی کات و یا شتێکی بەو شێوە بەڵام کاتی زۆرەوێت و هیلاکیشی زۆرەوێ لە هەمان کاتە ئێستا الحەمدوللا ینی کاری دەستی بۆ تەباو بە بۆنەی ئەوەی کە دامەزراندن کەم بۆتەوە دامەزراندن نییە لە وڵاتی ئێمە خانمان بە گشتی دەستیان ناوەتە پرۆژەی بچووکی خۆیان یعنی هەر کەسە و لە بواری خۆیان بڕۆ چەنەها خانم هەیە هەمی پێیجی تایبەت بە خۆی هەیە تایبەت بە هەرێک کە خۆی حەزیلێتی ئێمەش ئینشەڵا هەوڵەدەین بەردەوام هاوکاریان بین و لە خزمەتیان باسی لەوە کرد کە لە پێشانگاکانە زیاتر فرۆشیان هەیە و داهاتیان باشترە ئایا ئێوە کاتێک کە بەشداری لەم پێشانگایانە ئەکەن بۆ نم بەشداریتان لە فیستیڤاڵی هەڵبجەیە کرد باز دەوە ئەکرێت کە شتێکی باش فرۆشراوە ئایا ئەم داهاتی هەموو بۆ خۆتانە بە یاخود لە سەدا چەندتان لێوەرەگیرێت لەو پێشانگایانە لەو فیستیڤاڵانەیە کە بەشدارە وەکو گروپی خیاڵی خانمان هەتا ئێستا 250مان بۆ خۆمان لە هیچ کەسێک وەرنەگرتو ینی شتەکەمان هەمووی خۆبەخشیە بۆ ئەندامەکان کە ئەیکەین بەڵام وەکو ئێستا ئەو خانمە بەڕێزت کە لەوێ ئەو بەرهەمانەتان کە ئەفرۆژن ساختەکەنەوە ئایا هیچ بەپی شوێنەکانە کاک جەلال شەیداخان بەپی شوێنەکانە شوێنی وا هەیە ئەڵێ بۆ من نیسپەی لە سابیستم ئەوێت یا خودت مێزێکتان بە 20,000-25,000 پێ ئەدەم لە ڕۆژێکە کە تۆ شتەکانی لێ عڕسکەیت یاخود 10,000 بەڵام کە ئیشێک خۆمان هەوڵی بۆ بین و موافقەتی بۆ وەرگین سەر بەخۆی و هەموو کەسێک بەڵێ تەنها ئەوەیە کە ئێمە خۆمان ئەگەر مێزوشتیان بۆ بێنین بەکرێ ئەو کەستە خۆی مێزوشتی بڵێ کرێی مێزوشتەکەی ئەدات و هەر ئەونا بەڵام ئینشەڵا لە داهاتووە ینی گروپەکەمان بکرێتە ڕێکخراوێکی ڕسمی ئەو کاتە بە تەواتی لە خزمەتی خانمانە بین کە ئەو تەنانەت ئەو 5,000 یا بەکرێی مێز و کورسی ئەوەشی نەبێت هەوڵتان یاوە کە بیکەن بەڕێکخراو ئینشاءالله وڵای ئومێدی زۆر هەیە هەم لە ناو ئەندامەکانی گروپە ینی سپاسیانەکەم یەک بەیەکیان کە پشتگیری خۆیان بۆ دەرخستوم کە گروپەکەمان بکەینە ڕێکخراوێکی ڕسمی و هەم لە دەرەوەی ڕێکخراوش کە ئەزان زۆر ماندوم بەڕاستی زۆر ماندوم لەگەڵ گروپەکە بەڵام بە خۆشحاڵیەوە ینی چکە زۆر شانازی ئەەکەم بۆەوەی کە کاریان بۆکەن ئینشەڵا کە ئەوانیش هەمیشە هاوکاری من بن ئینشەڵا بە یەکەوە کاری جوان ئەەکەین و بۆ داهاتوو بیکەینە ڕسمی
بە پشتیوانی خاتونەش ئەویش خۆی بناسیێنە بزانین بەرهەمەکانی ئەو چین. زۆر سازم ناوم ئیسرا محەممەد لە گروپی خیاڵی خانمانە بەشدارم سەرتان بەکاری ئۆنلاین ئیشم ئەکرد بەڵام لە ڕێگەی هەڵێک نۆچوومە گروپی خیاڵی خانمان زۆر سپاسی سیرۆخان کە ئەم هەلێ بۆ ڕەخسانین و توانیمە بەشدار بین لە گروپە جوانەکەی و کە بتوانین جێ ڕەزامەندی سیرۆخان بین بۆ ئەو هەموو ئەرک و ماندووبوونی پێمانەوەکە. لەشتان ساغ بە بەرهەمەکانی تۆ چین؟ من بەکاری ئەتەمین بەشدارم لە گروپەکەیە. ئەتەمین چنینی دەسا چنینانە بەشدارین ئێمە ئەم چنینانە شێوازی زۆر زۆری هەیە هەر یەکە و شێوازێکی تایبەت بەخۆی ئەکرێ ئەمە ئەتەمینی کۆنە ئەم چنینە بەڵام نەخشی سادەش هەیە کە دروستەکرێت لەسەری ئەمە چی پێویستە چۆن نەکرێش ئەمە قەزناخی پێویستە ئەم ئیتاڕی کە پێوترە قەزناغ و خامی پێویستە دەزوی تایبەت بەخۆشیان هەیە لەگەڵ دەرزیە. خۆشبەختانە ئێستا ئەم هەموو شتانە پێما بێ لە بازار دەستانەکەوێت. بەڵێ ئەمش کاراسانێکی باشە بۆتان. دەزوە تایبەتەکەی چییە؟ دەزوە تایبەتەکەی هەیەی زۆر باریکە هەیەی چۆن لەی تۆزە شێوازی دەزوەکەی ئەستورترە لەوانەی تر هەیە زۆر ڕنگدانە و شۆقی هەیە لە کارەکانە کە بەکاری ئەهێنی. شێوازی دروستکردنی چۆنە ئێستا بۆ نمونە هەنێ چنینمان هەیە بە دەرزیە هەنێ هەیە بە قولاپە بەس تەنها بە دەرزی ئەکرێ ئیشەکان ئێمە لە پێش سکێچەکەی دروست ئەەکەین و لە دوای سکێچەکەی بە دەرزی ئەچنرێت. تەنها ڕسم دروستەکە یان بۆ نمونە ئەتوانی ئێستا ئەگەر وێنەی منداڵێک کە بێ ئاوا پتێوێت لەسەر شتێکی هەموو شێوازێک دروست دەکرێت کە ڕوخساری مناڵەکە سیف باڵە دروستەکەین ئەوانش دروست ئەکرێت ئەمە شێوازێکی زۆر بچووکە بەڵام ماندووبوونێکی زۆر زۆری هەیە. خوا دیوێ ئەو تابلۆیە ئەو دیوەکەی سادێ واتە هەمووی خامەکەیە. بەڵێ پشتەکەی هەیەی بەم شێوازە خامەدا ئەپۆشرێ هەیەی چۆنەڵی تەختێکی باریکی بۆ بەکار ئەهێنرێ هەیە حەزی شەکار پشتەکەی چۆڵ بێت و لە شوێنێکدانی ڕەو نەقی پشتەکەی وەرگێتەوە پێ. ئەتوانی ئەوە بە شێوازی ئەو وینانەدانی ئاواستاندێکی بۆ دروستکەی بەو شێوازانەش ستاندی بۆ دارێ بەڵام عادەتەن ئەمانە بۆ هەڵواسین زۆر جوانتر دەرئەکەوێت تاوەکو لە دانان بێت. قیاسی گەورەترێتوانی بەڵێ هەموو قیاسێکی هەیە. ئەخۆی عادەتەن لە قیاسی 15 سانتیمتر دەستپێکە هەتا گەورەتر بەڵام خۆشبەختانەیسە زۆر بچووکتری ژاتوو بۆ ئەکسسواراتی ژەر بەکار ئەهێنرێت. ئەم وێنەیە لەسەر ئەم قاپەی دەستت ئێستا بە دەزوو دەرزی و ئەمانە هەمووی دروست کردوێتەوە. سەیری دەکەیت و دەست پێ دەکەی؟ نە هەر تەنها سکێچەکەیە کە کێشراوە دروستی ئەەکەیت و تەواو. ئێسمە زۆر کەس کە سێری ئەکاوە ئەزانێت نایچە مەکینە کردێتی بەڵام مەکینە نییە ئەم ئیشانە. بەدەستی خۆت سێری ڕسمەکەت کردو و کێشاوتەوە ڕسمەکە لە پێشا دروست ئەکرێ و دوایی ڕسمی ناوێت کە داینێ خۆ تەنسیقەکەی تو ڕێکەخی. من شتێ ناگەم لەو شێوازەمە بەستم ئەوەیە کە پێشتر بە سادەی ینی بەڵە ڕسمەکە بەس دروستەکرێت. بەڵێ ڕسمەکە بە قەڵم ئەکێشرێت لە سەرخامەکە دواتر پڕ ئەکرێتەوە. ئەی ئەو چاوشتەشی چۆن دروستەکەی کەواتە تۆ ببوورە من ئەوەندەی تێگەیشتم سەرەتا تەنها هەیکەلەکە دروستکردنەوەی بەم لەسەر ئیشەکەی ئیسراخان بەڕاستی زۆر ماندووە بێ ئیشەکە ئەیکەی چکە من خۆم دەستی ڕسمم هەیە ئەزانم چۆنەکرێ بەڵام تا ئێستا و ئیشەم نەکردووە ئەها سەی ڕەنگەکانی ئەزی ئەو مناڵە بکەم کاڵ و تۆخیتیایە بۆ ئەو بەشەی کە کاڵە دەزوێکی تایبەت بەکارێنێ بۆ ئەو بەشەی کە تۆ خاشتێکی تر بەکارێن ڕەنگێکی تر بەکارێن بەوە شتەکەی سریدی دەرەکەوێت ینی هەستەکەی ئەمە شتێکی زۆر تەواو و زۆر مەزبوط وێنەکە بە کاملی ناکێشێت ئەم بەدەزوەکە تەواوی سکێچەکەی ئەکێشێ و دواتر تەنها سکێچەکە ڕەنگەکان جیاکاتەوە بەس ئیتاڕی وێنەکە ئەکرێت لە سەری ڕەنگەکانی بەدەزوەکە پڕکاتەوە. کاتی چەنەوێتەوە کاتی زۆرەوێ هەرە ئەسە سێ هەفتەی پێچۆ تاوەکو وێنەیەکی ئاوا زۆر جار ئەگاتە نزیکی مانگێکیش ئەگە زۆر تایبەت بێت. بۆ وردەکاری ئەم وێنەیە لە چیایە وردەکاری زۆر ئەمەگەر هەر ئاوا سێریکی ینی شێوازێکی سادە دەرەکەی بەس ئەگە دەستی لێرێت یاخۆت لە نزیکەوە سێرکرێت زۆر جار هاتوون توانە مەکینەیە بەڵام هیچی ئیشی مەکینە نیە ئەمە بووکو خطوتی بەیانی دەرئەکرێتەوە وەکو چۆنەڵی شێوازی حساباتی هەیە بە ملیم ئیشی لەسەر ئەکرێت و دەرئەکرێت. ئەگەر یەکێک هات ڕسمێکی خۆی دانا بۆن منە بڵێ لە قاپێکی 6 تا بۆم دروست کە 6 بە 7 قەز ناخینەوە ئەگەر ڕسمێکی خۆی بێنێت ڕسمی باڵی منزەرەیەک بێت هەمووانەش دەتوانی بەرجەستەکەیتەوە لەوەیە بەڵێ هەموو ئیشێکی لەسەر ئەکرێت بەڵام ئەگەر بێ زۆر تایبەت بێ کاتی ئەوێ بێت چاوەڕوان بێت. واتە جیاواز لە چنینەکەی ئەم گرنگترین هوەرەکەی لەوەیە کە ڕسمەکە دەکاتەوە وانە بەڵێنێش ڕسمەکە دەکات ئەبێ هەمووی سکێچی بۆ بکرێت لە پێشە ئەنجا دروست دەکرێت. ئەی ئەو 6 بە 6ەکە ماماژەی پێکە چەنی پێچێت ئێستا بۆ من پێم خۆش بە وێنەیەکی خۆم پێشی لەسەر چوارچێوێکی ئەوە
نزیکی ئەگە زۆر بە تایبەت بۆت بکەم نزیکی لاانێ بگاتە مانگێت چکم مادووبوونی زۆرە ئەمە کەواتەوە 6 بە 6 یا 6 بە هەفتەیە بە چەند ئیفرۆشیتەوە پێی دیاریکراونیە تقریبی شتێکی تقریبیمان پێ بڵێ دیاریکراونێت چکم ئەوێت کاتی بۆ نمونە ئێستاوانێ من حەزم لێ بێت بۆم بکێشی حەزەکەم پێشتر نرخەکەی یعنی لە دوای 4000 ئیفرۆشین هەیە ئەگاتە 7هزاریش زۆر بچووکن کە بەکاریان ئەهێن قزنان ئەگەر گەورە بێت ئەچێتە 6 بەڵێ آخر نرخە 7هزار نا زیاتری ژێ بەبێ ڕسمەکە و جۆازی قەزناخەکە ڕەنگە جۆری ڕسمەکەش ئەگە سروشتی بێ بۆ نمونە گرانترە فرۆشی ئەم جۆرە وێنانە لای ئێمە باشە لای ئێمە لە ئێستا زۆر ونە بە بۆنەی فاشێنەوە جلی فاشێنەوە لە داهاتووە ئیشەڵا بەتەمەن لەسەر جلیش بیکەین خۆیم ئیشانە لە کۆنا لەسەر لە کۆنا ئەمە لەسەر جل کراوە لە کۆنە ئەمانە لەسەر جل کراوە لە ناخۆمانە بەڵام ئێستا بە بۆنەی جلی فاشێن و مۆدەشتەوە ئەمە زۆر ون بووە ئەم ئیشە کێن ئەوانەی کە زیاتر خواستیان لەسەر و جۆرە تابلوێ ئەو کەسانی کە تەمەنیان هەیە یعنی بۆ سەردەمی ئێستا گەنجی ئێستا تۆزە کەمترە یعنی کە هێن ئەو کەسانی تۆزە تەمەنیان هەیە زۆر باشتر لە ئیشەکە شارەزان و زۆریان پێخۆش داوای چیەکەن ڕسمی خۆیان بە زۆری سروش داواکەن سروشت بەڵێ زۆر باشە با بچینە لای خانمەی ترەگە خۆی بناسیێنێ بزانین فەرموو من ناو نوخشە حسین عەزیزە خۆشحاڵم کە لەگەڵ سروەخانە تقریبا ئەوە 2 ساڵە ئیشەکەکەین بەس من ئیشی قەدێلاکەم زیاتر باشە بەرەمەکانت چی و چی وەڵام من ئیتر نەخشی جل لەسەر کەوا و ئێلەک و کراس و ئیتر بەخواستی خەڵک زیاتر ئیشەکەم زیاتر بە پێی هونەرەکەەوە پێی قسەکەیشە بێ خەڵکی ڕۆژەڵات پێ وایە من خەڵکی شارباژارم لە سلێمانی دانیشی ئەوەی شتێکێک لە یاساکانمان ینی لە یاسا نەمنووسیە بەڵام بە گشتی کەسی ئێرانی وەرناگرین یعنی حەزەکەین تایبەت بێ بە بەشی خۆمان ینی کوردەکانیشیان وەرناگرن واللهی ماشەڵڵا ئێرانی خۆ هیچیان تێ نەهێشتەوە بە ئێمە گرنگی بە خانمەکانی خۆمان بین لەگەڵ شت ینی ڕەبت و زەوتمان هەیە بەیەکەوە و هاوکاری و ڕەفیقایەتیمان زۆر خۆشە بەڵام وەکو ئەوەی کە ئەم خانمانە زیاتر گرنگی بێ بەکارەکانیان زیاتر باشووری خۆمانی کوردستان خۆشە کە ئەزمونیش لە کەسێکە وەربگری هەرچەند یاساکەی تۆ ئەوەیە بێت تەقلیدیتیان ئەزانیت چۆنە بەس ئەوەی هەیە ئەچینە زۆر شوێن ئەڵە نابێ ئێرانیتان لەگەڵ بێت یاخۆت لە هەنێ یاسا و لە هەنێ شتا ئەڵەن ئێرانیتان لەگەڵ یان ئەم شتانە کاتێک کەسێک هەیە پێشەنگاڵ ئەم شتانە هەمووی ئێرانیە ئێمەڵن نەهی خۆمان ینی ئەوە ئێرانی شتی ئێرانی زاڵەوە بەسەر کوردستانی خۆمانە پێم وایە کاری دەستی لەناو خانمانی ئێرانە شوێنی خۆی گرتووە دەمێکە بێگومان بەڵام بە بۆنی وەزعی ئابووری ئێرانەوە شتەکانیان زیاتر لێرە ساغەکەن و لە پێشانگا و کارە دەستیەکانی ئێرە ئێمەش ئەتوانین ینی کار بۆ ئەمانە بکەین بۆی ئەمانیش دەرکەون لەگەڵ ڕێز و زۆر خۆشەویستیشم بۆ ئەو هەموو خانمانی کە لە سنە و لە شارەکانی تر و مەریوانەوانە یعنی ئایان ناسین و ئەوانیش هەر بەشدارن زۆر باشە با خاتونە بەرهەمێکی خۆت ئەگەر بکرێن بەدەستی خۆت بیگری بۆی بەسەر چاوەڵە ئەمە ئیسواراتە بە زیاتر ئەمە ئیشی قەدێل ئەمە جانتاکەمە کە نەخشی لەسەرێکێشم ئەفو ئەمە جانتاوە ئەمە جانتاکە حازرە تۆ بەس نەخشەکە و لەسەر کێشایە خۆت هەر جانتاکەش ئەمەیان هەر خۆم دروستیکەم چون لەبەر ئەوەی ناوەکەی ئەشیعایە قماشەکەی بە سیکۆتین و هێلم لێ ئێن و پێش وەخت بەس ڕسمەکەم کێشاوە دووشت بەکارێنم کۆکلەش و قەلدێلەش بەکارێنم بێ ئیشی دەستی هەمویان پێویستی بە وێنەکێشانێک هەیە دەڕنگینیتیان هەیە خۆی هەر سەری ئینسان هەر سەیری هەر شتێکەکە یەکسەر تۆ خەیاڵەکەی بە مێشکتا و دەتوانی دروستی بکەی منیش ئەمانە ینی لە هەموو سەرشانەکانم دروست کردبوو ئیتیکە خەڵک شابینیمە ئەو شێوازی نەخشەی تۆ بەڵێ زیاتر ئێلێک دروستەکەم لەسەرکەوە بەزێکم جارم لەسەر گۆشە کردم بۆ سەر مێز کردم دوایی خانمێک هاوە لام وتی ئەوێ کەوایەکەم بۆ بکەی ئەوانم بۆ بکە سەرکەوای تمیش لەسەر کردمەوە تقریبەنەوە من 6 ساڵە ئەم ئیشاکەم بەڵام اینجا سەرشانەکان دوای ئەوە گۆڕی مۆدلەکەی بۆی هەریەک شێواز نەبێ اینجا زەنگیان و شتی پێوەکەن عفو سەرشانەکانی من ئەمانەیە سەرشان مەبەستی لە کۆڵوانە بەکاری هێنیت بەو شێوەیە شتێکی جوانە زۆر یەکەم ساڵ هەر نقێمم دانا دوای ئەمانە هاتووە تازەیە
هەم دروستی شەکرێ خەڵک زۆر خۆی دروستیەکە دەمباتۆی گوڵەکە بێ ئەویش سەرەتا وێنەکە ئەکێشی اینجا گوڵەکەڵێت بەڵێ هەر بە دەباشیرێ کێشم یان بە قەڵەمێک تەنها ئیشی ئەو جۆرە شێوازاکەی وەکو ئەوەیە گوایە تقریبان یا ئیشی زەنگیانە و پولەکە و مۆروشتی شەکەی وڵا هەموو بەخواستی خەڵک ینی بۆ نمونە خەڵک حەزەکە زەنگیانە بێ زەنگیانی بۆکەم ئەگەر بڵێ قەدێلە بێ قەدێلێ بۆکەم ئەمە بۆ بژێوی ژیانی خۆت دیکەی جیاواز لەوەی کە ڕەنگە هوەرێک هەیە و کاری دەستی و حەزی لێ بکەی هیچ بژێوی ژیانیشتان لەسەرم پێ هوەرەتان هەیە ئەبێ بۆ هەردووکی ینی زیاتر ئینسان مشکی خۆی ئارامەکاتەوە بە شێوەیە کە تۆن و توژیەگەگە لە مشکە هەبێ یا شتێک ئەگەر مەشغوڵ بی هەموو شتێک وەلهانیت و کارەکە دەکەیت و خواخواتە ئیشەکەت حەزەکەی خەڵک بیبینێ حەزەکەی حەز و ئارەزوی زیاتر هەیە بۆ دەرەوە کە یەکێکیش پێ دەڵێ دەستخۆش یا زۆر جوانە و نیتر ئینسان دڵخۆشتر و باشتر ئەمە لە ژیان دواتان ناخالەوەی کە کات بۆ مناڵ سەرفکەن بۆ ماڵ نه ئێستا من مناڵەکانم گەورەن و خوانی مڕە ئیشم نییە و ئیتر بێ ئیشم و بۆ خۆم ئەو گوڵی لەتکی خۆشە پێم وایە خۆ ئەوە شاخۆم کردووە بەڵێ بەس ئەوانی پارە تاوانەوە بێستا تۆ ئیشکردن بەو شێوازە ئاسانترە بۆ تۆ یان بە زەنگیان و مور خۆی ئەمە زۆر ئاسانە بەس زەنگیانەکەش بەڕاستی زەنگیان و مور و ڕەونەقێکی جیاوازتر کەواکان زۆر قورسایەتر لە 2 هەفتە زیاتر ئەنجاتوانی تەواویکەی بۆ ئەم شێوازە نەنا بۆ زەنگیان و مور و چکو منێستا کەواکەم بڵێن بۆ نمونە خەڵک لێم داواکە بۆ گوێستنەوە و ئەم شتانە بڵێ خانەبەندان باوەڕە بێ ئەڵم 2 هەفتە پێش بە پەلەپەلەی نێرە بێ شەو نەخەوی تا ساعت 2 شەو بۆ هەفتەیەگە بێ بۆی تاواکەی ئەوە ئیشی زۆر قورسە چکم تۆ بێ بەدڵی ئەو بکەی ئەوی ژیە تاقیەکات و ڕستمەگرێ خۆی نەخشەکەت پێ خۆت خۆی نەخشەکەم پێڵاڵە ئەو ڕستمە بۆ بکەم یەکسە دەفتەرەکەم ێرم ڕاستماکەی بۆ یەشم فلان گوڵ لەوێ فلان و لەوێ و مورۆکانت چی بێ بێ مورۆکانیشی بەدڵی خۆی بێت خاتون مەکینە دەتوانێت جێگەی ئەم بەرهەمەیەوە بگرێتەوە مەکینە وڵاهی من تا ئێستا نازان باوەڕ ناکەم من ئەمە هەمووی دەرزیە بە دەرزی گەورایکەم اینجا ڕسمەکە کێشم و گوڵەکان دەرەکەم و ئەم شێوازە چەندێکی پێچێت ئەمە منەگە دانیشم هەر لە بەیانێتایوەرە ئەمە تاواکەم بەس ئەمەی تۆزێ قورسە بڵێن بۆ نمونا بێ ئەمە بچنم ئەجا دوای ئەوە بچنم بڵێن هەمووی بکەمە سەر زەنگیان پەتاکە خات و نقشە نرخەکانی تۆ بزای مناسبە چکە پاڕستی لێزای بینین هەندێک ئافرەت هەر بەجددی ینی هێلەکێکە بۆ کێشە داوای 3-4 وەرەقاکە 5 وەرەقەوە نابێت ناڵاوی شەکانمان هەرزانە بۆیە زیاتر ینی زۆر مناسب بێت خواستی زیاتر بەسەری ئێستا ئێمە ئێلەکێکی وا من کە ئیچنم ئەگەر ئێلەکەی خۆم بێ 40,000ەکەوێت بەس ئەگەر لە دەرەوە بیدروم ئەو وەختە مەگەر زیاتری بخۆم چکم ئێلێکی بە 10,000 درون سەرکەوتو بن با تۆزێ تابلۆکێشانیشی هەیە من هەموویان کۆ بۆتەوەتەوە کارەکانم زۆرن بەڵام لە ئێستا وەک سەرپەرشتیار بڕواکە ینی کارەکانی خۆمم بیر شۆتەوە زۆر گرنگی پێ نادەم لە پێناو ئەوەی کە گروپەکە سەرکەوتوو بێت و زیاتر گرنگی بم بەم خانمانە کە بێنە سەر دینی ئەوەی کە بێنە سەر پێی خۆیان ڕاوەستن و چاونەترس بن و شەرم نەکەن لەوەی کە سعر بۆ شتەکانیاندا بنێن یا خۆت شەرم نەکەن لەوەی کامێرایت تەسویریانەکەڵە لێدوانم بۆ بە تۆ ئیشێکی سەر بەخۆی خۆتەکە ئیشێکی جوان پێشکەشی کۆمەڵگا ئەەکەی لە هەمان کاتەکە ئیشێکی حەڵاڵ و جوان و ڕێک و پێکە کاری دەستی خۆت پێشکەشی ئەم خانمانەی ترەکەی ینی هیچ شەرمی ناوێت بەڵام کارەکانی من بەگشتی تابلۆم کێشاوە هەر لە مناڵیەوە تابلۆی زەیتی ئیشی تایبەتی تابلۆ ئیتر بە هەموو شێوازەکانە بەقەم ئیشی تایبەتی و چییە؟ وڵا وەکو سەرپەرشتیار زیاتر سەرپەرشتیارم بڕواکە ینی لە کاتی پێشەنگاکانە بەتە کەس وەستاوەڵە نەخشی خەنەم بۆ بکە من لەیوە باوکمەکەن مەجبورم بچم بەدەم ئیشی ئەمانەوە ینی زۆر مەشغوڵەکەی خۆ ناگەیانێت بێگومان ئەگەر بڵێم بۆ منە ئیشێک وەرگرم بە نیسبەی لە سا بۆ نەوەریگری کە لە پێشەنگای وەکو ئەوان منیش دەستکەوتم دەستکەوێ بۆ منە لە فیستیڤاڵی هەنار ئامادەکاریەکانیان کردووە و ئێمە تەنها وەکو گروپ چوین دانیشتوین و ئیشمان کردووە لە ساوەکو ئەوان بۆن من ئەگەر ئیشم دەستکەوت بێ و پارەم دەستکەوت بێت لە کارەکەمەوە کێشەم نەبووە بەڵام کە کاتێ سەرپەرشتیارە بم بڕواکە بە نیسبەی لە سا 20 بۆ مەمێنێتەوە لە سا هەشتاکەی ئەوە هیچ ناتوانم هیچ کار بۆ کەس بکەم لەبەر ئەو نەمەژغوڵی هاتوچۆ و سەرپەرشتی ئەم و کورتی نەبێ ئەو گلەی نەبێ و شتەکانمان بە ڕێکوپێکی بەسەر ینی بەڕێوە بین
ئەو کاتین بڕواکەت لە ماڵیشەوە زۆر گلەیم لێ یانی زۆر مەژغوڵم دایمەڵ ئەم موبایلێت چێوە دەستەوە ئەو نە مەژغوڵی ئەو نە ڤۆیسیان بۆ نێری ئەو نە لەگەڵیان بەڵام بە خۆشحاڵی ینی زۆر خۆشحاڵشم کە هاوکاری یەکترکەین ئێمە بەیەکەوە جوانین کارەکانمان بەیەکەوە تەواوکاری یەکترە بەڵام بەگشتی کارەکانی من ئیشی ئەکسسوارات ئەو ئەکسسواراتانە تایبەتن بە خۆم ئێستا ئەوەی نمونەیەکی خوب پیشان بێ یان ئەفو ئێستا بۆ منە ئیشەکەی من ئەکسسوارات ئەم هەر فکرەی خۆمە ئەمە ملیوانکەیە قماشی هەوریە نە قماش نییە کێشاومە کێشاومە بەستمە قماشی هەوری ینی نەخشەکە لە وەرگرت بەڵێ بە ڕایزن خسۆتە سەری و بۆتە کارێک کە هاستەکەی لە دەرەوە دروست کراوە ئەو شێوازە ئیتارەکەی ئەکڕم بەڵێ ئیتار و زنجیرەکەی ئەکڕم و دوای ئەوە ڕێکی خەم و ئەم قفڵشتەی پێوە ئەەکەم ئەجا ڕسمەکەی لەسەر ئەکێشم و دواتر بڵێن ئەو شێوازانیان جوش هەر ئیتارەکەی ئەکڕیت و هەمان ئەوە ئیتارەکەی کڕم و ڕسمەکەی لەسەر کێشم بەڵام ئەمە ئیشێکە تایبەتە بە خۆم هیچ کەسێکی تر ئەمە ناکات چکە فکرەکەی خۆم بووە من پێشتر ئەتەمینیان لەسەرکەوە و کارەکانی ئیسراخان ئەو ئەتەمینی لەسەرەکە بەڵام من ڕسمەکەی لەسەر کێشم بەڵێ هەروەها دیزایانی کلااوزەر ئیتر ئەو کلااوزەڕە ئەوە ملوانکەیە بڵین بەکارم هێناوە ئەوەی کە لەسەر بووکەکەیە ئەوە ملوانکەیە کرۆمی ئەسلیە لە تورکیاوە دێ بەڵام من وەک دیزاینێکی زمانی زوو وەرم گرتووە و بەکاری هێنوە و زۆریش خەڵک یعنی خواستی ئەوەی هەیە کە کڵاوەکەی گەورە بێت لەگەڵ ئەم تەوقانەیە کە تۆزە گەورن تەوقە نابێ بەستی لەگەڵ کڵاوە بەڵام کەسێک ئەگەر حەزی لەوە بێت و خواستی بە ناتوان بۆی بکەن واللهی شێوازی ترتانە چکە پێم وابێم شێوازی سەری خۆشە ئەمەی خۆم ئەمە سێ بەشە ئەمەیان هیچ ئەمە کڵاوەکە لە ئێران بڵین کەسێکی ئێرانی دروستی کرد خانمێکی ئێرانی بەڵام زۆر بەلامە جوان بوو کڕیمەوەلەی ئەمەیشی ئەم بەشەی خوشکێکم دروستی کردووە ئەمەی تریشی بەشێکی تر ینی سێ بەشە بەکارم هێناوە ئیشی خانەکەوتی ئیشی نەخشی خانەکەیشمان هەیە ئەوەش لەم ئەلبومە کۆمەڵێک ڕسمیتیایە بەپێی بڵین ڕسمەکان من ئەلبومەکان پیشانەدەم هەر کەسێک کە حەزی لێی بوو بڵێن ئەو کارانی کە دروستمان کردووە تر سیعرەکانشمان لێ نووسیوە سیعرەکان لە 1000 دینار بۆ 15,000 تر بەپێی جۆری نەخشەکان ئێمە کاریان لەسەر پێم وابێ لە ئێستا خواز لەسەر ئەم کێشانی خانەیە زۆرە بەتایبەت لە زۆرە بەڵێ زۆرە و لە پێشەنگەکان زۆر داوایەکەن و مشتریشمان هەیە بەردەوام کە ئەڵێ من بۆ نەبوو نەخشی خانە دێم ئەمڕۆ لەکوێی یا لەکوێ بتبینم پێشتر گەلەری خانمانمان هەبوو لە ناو بازار بەڵام لامان برد بە بۆنەی ئەوەی کە زۆر باشە سرۆخان دەرفەت نەماوە بە زۆر بە کورتی ڕەنگ ئێستا خەڵکێک بینەرێک لە شاشەی پەیامەوە ئێوەی بینی بە بیەوێ کارەکانتان لێتان وەرگرە و لێتان بکڕێ لەکوێوە پەیوەندیتان پێوە بکات پێیشتان هەیە ناونیشانێکی خۆتان ڕکلامێک بۆ خۆتان بکە لە خزمەتانە ئێمە گروپی خەیاڵی خانمان لە سلێمانی دامەزراوین بەڵام پەیجەکە بە خۆشحاڵی و سپاس بۆ هاوڕاستخانی عەزیز پەیجێکمان دروست کردووە بە بۆنەی کارەکانمان چڕبۆتەوە ئەمانیش هاوکار من پەیجەکە لە ئینستاگرام و لە فەیسبوک هەر بە ناوی گروپی خەیاڵی خانمانە بیریان بێ بە لاتینی نانووسنەوە لەوەی شەهر پێم وتن هەر کەسێک بە لاتینی پەیوەندیتان پێ بکە وەرگرتنی نییە بەو شێوەیە بەڵام بە یوزەرنێمەکەی بە کوردی نووسیوە ئیسراخانی شەر ئەمانە هاوکار منم خاتونە ئازیزانەوە کۆمەڵی خانمی تر هەر هەمووشیان کارەکانیان جیاواز و کارەکانیان زۆر تایبەتە بەڕاستی من زۆر دڵخۆشم بەکاری یەک بەیەکیان زۆر دەستخۆشیان لە یەکەم کە ئیشەڵا کاری باشتر و باشتریژە پێیجی خۆتانەیە باوانیش ڕکلامی بۆ پێیجی شخصی پێیان بکەن مەبەستمە بۆ پرسیارە پەنجام لە پەیجی خەیاڵی خانمان هەمووی بەڕێوەی ئەبن خەیاڵی خانمان بۆ هەمومانە بەڵام ئێستا من وەک خۆم سروە ئارتیست ئەوە تایبەتە بەخۆم ئەمانیش هەیەکە و پەیجی من خۆم ئادمینی گروپی خەیاڵی خانمانم لە فەیسبوک و لە ئینستاگرامیش بەڵام ئەکاونتی خۆشم هەیە پێیجی تایبەت بەخۆم پێش ئەوەی پشمە گروپی خەیاڵی خانمان هەم بووە لەوێەوە بازاڕیم کردووە یامور دیزاین ئەوەی منیش هەر بەنای لیدی شۆپەوە بەڵام ئەمان سەرپەرشتی گروپەکەی خۆمان من هەر بەتەنیا گروپەکەی خۆم بەڕێوە بم پەیجەکەی خۆم منیش هەر بەنای خۆمەیە کاری دەستی نوقشە لە ئینیسا هەمە
زۆر باشە سەرکەوتوو بن دەستان خۆش بێ خانەیەک بۆ من بکەشە نەخشێ لە کۆتایی و بەرنامەکەی هێنیەوە دەست پێ بن هیچ دەرفەتمان نەماوە زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە خۆشحاڵ بووین کە بانگێشی ئێمەتان کرد ئازیزان و خۆشەویستان پەیامی ڕۆژی ئەمڕۆشمان پێشکەشکردن زۆر سپاس بۆ بینەریتان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ سپاس دەستان خۆش بێ خاتون زۆر سپاس سپاس